بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە لە ڕۆژێکی نوێ و لە پرۆگرامێکی نوێ لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان کە ئەم ڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تا کۆتایی بینەری بەرنامەکەمان بن. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە جارێکی تر خوای گەورە تەمەنی پێبەخشین بە ئێوەی عزیز و خۆشەویست چاک بینێتەوە. چەند بڕگە و بابەتێکی تایبەتمان بۆ ئامادە کردوون کە بڕگەی یەکەمیان قسەکردنە و هەڵدانەوەی ئەرشیفی هاوڕێ و هاوکار و برای عزیزی کۆچکردومان مەهدی هەورامی ئەگەرچی لە بڕواری 14 حوتی 2017 کۆچی دوایی کردو دەبوو لە ڕۆژی 14 هەمان ڕۆژ ئێمە بەرنامەی تایبەتمان لەسەر بکردێ بەڵام بۆی هەندێک گرفتی تایبەت بە بەرنامەکەمانەوە ئەو یادە و ئەو وەفایی بۆ بەڕێز کاک مەهدیمان خستووەتە ئەمڕۆ کە چەند ڕۆژێک بەسەر وەفاتیان تێپەڕی چەند ئەرشیفێک و چەند لێدوانێکی تایبەتمان لەسەر ژیاننامەی یا لەسەر کۆچکردو ئامادە بۆ ئامادە کردووە کە تەوەری یەکەمی بەرنامەکەمان دەبێت وەروە تەوەری دووەمان قسەکردنە لەسەر گرفتی خاوەن کێڵگە پەلەوەریەکان کە یەکێکە لەو گرفتانەی چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی کە هەم پەیوەستە بە ژیانی تایبەتی خەڵکەوە و بە ژینگەوە بە خۆراکەوە و هەم پەیوەستە بە کار و کەسابەت و ژیانی چەندین خەڵکی دیکەوە کە لەسەر و بابەتە دەژین و ناڕزاییان دەربڕیوە لێرە لەگەڵ سەرۆکی کۆمەڵەکەیان قسە و گفتوگوی زیاتر دەکەین کە بڕگەی دوایین بەرنامەکەمان دەبێت وەروها بڕگەی سێمان قسەکردنە لەسەر گۆڤاری ئاسۆی ئیسلام کە پێکهاتەی هەموو گۆڤارەکانی ڕابردووی کە لە بزوتنەوەی ئیسلامی کوردستان کاتی خۆی یا بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کاتی خۆی کە گۆڤاری ئاسۆی ئیسلام هەبوو بڵاو کراوەتەوە هەموو گۆڤارەکان لەلایەن بەڕێز ئارام عەلی سەعیدەوە کۆ کراوەتەوە و لە ئێستادا کراوە بە کتێبێک بۆی کە جیلی ئێستا یانەوەی ئێستا ئاشنا بن بەو گۆڤارە کە لە ڕابردوودا دەرکراوە کە تەوەری سێمی بەرنامەکەمان دەبێت و قسە و گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین بە میوانداری خەڵکی تایبەت لە بواری گۆڤاری ئاسۆی ئیسلام. سەرەتا دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان با پێکەوە بینەری بین. بەڕێزان ئێستاش دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم ڕۆدا ڕوویانداوە فەرموون بە پێکەوە بینەریان بین. حەڤەی حەوتی ساڵی 656 شەیدکردنی خەلیفەی بە شەرم و دادپەروەری ئیسلام و پێغەمبەر ئیمامی عوسمانی کوڕی عەفان لەلایەن سەبەئیە داگیرکار و ئاژاوەچیەکانی ناودەوڵەتی ئیسلامیەوە کە سەرەتاکەیان لە میسر و کوفەوە سەری هەڵدا و پاشتر بەرەو ناوەندی خلافەت کشان و دەستیان کرد بە ئاژاوەنانەوە و ماوەی 40 ڕۆژ ئیمامی عوسمانیان لە ماڵەکەی خۆیدا زیندانی کرد و نەیان دەهێشت بەشداری هیچ چالاکیەکی کۆمەڵایەتی و ئاینی موسڵمانان و تەنانەت جەماعەتی نوێژەکانیشی بکات. ئیمامی عوسمانی کوڕی عەفان بە هێمای شەرم و حەیادا دەنرێت و لە دوو کاتی یەک لە دوای یەکدا زاوەی پێغەمبەری خوددا بووە درودی خۆی لەسەر بێت. ئیمامی عوسمان ڕۆژی هەینی بە زمانی بە ڕۆژوە و لە کاتی خوێندنی قورآنی پیرۆزدا شەهید کرا و گەڕایەوە ئاستانەی خوددا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. حەڤەی حەوتی ساڵی 680 کۆچی دوایی معاویەی کوڕی ئەبوو سوفیانی سەرۆکی دەوڵەتی ئەمەویەکان
ناوبراو بە هەڵوەشێنەرەوەی خلافەتی ئیسلامی و داهێنەری سیستەمی پاشایەتی و پشتاوپشت دادەنرێت لە مێژووی ئیسلامیدا. دوای خۆی موسڵمانانی ناچارکردن بەوەی کە بەیعەت بدەن بە یەزیدی کوڕی کە کەسایەتێکی گێرە شێوێن و بێزراوی ناو ئیسلام و موسڵمانان بوو. معاویەی کوڕی ئەبوو سوفیان لە فراوانکردنی سنووری خاکی موسڵمانان و ئەزموونی جەنگی دەریا و ڕووبەڕووبوونەوەی ڕۆم و فارسی ئەو ڕۆژگارە ڕۆڵی کاریگەری هەبوو. حەڤەی حەوتی ساڵی 1968 کودەتای دووەمی بەعسیەکان سەری هەڵدا و بۆ دووەمین جار هاتنەوە سەر حوکم و عەبدوڕەحمان عارفی برای عەبدوسەلام عارفیان لە دەسەڵات لادا و ئەو کودەتایەش بە کودەتای سپی و شۆڕشی حەڤەی تەموزیش ناوی دەرکرد و ئەحمەد حەسەن بەکر بووە سەرۆکۆماری عێراق و دەسەڵاتی بەعسیەکان بەردەوام بوو تا ساڵی 2003 و بە هاتنی هێزی داگیرکاری ئەمریکا کۆتایی بەو ڕژێمە و حوکمی سەدام حسێن هات. حەڤەی حەوتی ساڵی 1973 کۆتایی هێنان بە حوکمی پاشایەتی لە وڵاتی ئەفغانستان و ڕاگەیاندنی کۆماری و لادانی کۆتا پاشای ئەو وڵاتە کە بریتی بوو لە محەممەد داود خان کە ئەو گۆڕانکاری و کودەتایەش بووە ڕێگا خۆشکەر بۆ هاتنی سۆڤیەت و داگیرکردنی ئەفغانستانی خاکی موسڵمانان چونکە زۆربەی کاربەدەستانی کۆماربوونە ئەڵقەلەگی و کاردەستەی سۆڤیەت و دەرگایان بۆ سوپای داگیرکاری سۆڤیەت کردەوە تا ئەفغانستان داگیر بکات. حەڤەی حەوتی ساڵی 1970 عەلی عەبدوڵڵا ساڵحی سەرۆکی لە کارخراوی یەمەن لەلایەن ئەنجومەنی گەلی دیاریکردنی یەمەنەوە بە سەرۆکی یەمەن دیاری کرا و لەو پۆستەدا مایەوە تا ناڕەزایەتی و شۆڕشی بەهاری عەرەبی لەو پۆستە مایەوە و چەندان نەعەدالەتی و گەندەڵی و ستەم و ئازاری بەرامبەر بە گەلی یەمەن ئەنجامدا و سەرنجام لە سەرشانۆی دەسەڵات هێنرایە خوارەوە. ناوبرا و ماوەی 33 ساڵ سەرۆکی یەمەن بوو. حەڤەی حەوتی ساڵی 1487 لە دایکبوونی شای ئیسماعیلی سەفەوی دامەزرێنەر و سەرۆکی دەوڵەتی سەفەویەکان و داگیرکار و کاولکاری شاری بەغدای پایتەختی عەباسیەکان. شای ئیسماعیلی سەفەوی بە یەکێک لە ستەمکارە خوێنڕێژەکانی مرۆڤایەتیدا دەنرێت و ڕۆژانە بۆ کات بەسەربردن و پێکەنین و چێش سەدان دیل و نەیاری خۆی لە قەفەسدا دەخستە بەردەم شێر و درندەکان و زۆر جاری شیرینی دەکرد بە جەستەی نایارەکانیدا تامێش و زەردەواڵە تێی بوروکێن و بەو ئازارەوە بیمرێنن. حەڤەی حەوتی ساڵی 1913 لە دایکبوونی گەورە بیرمەندی ئیسلامی و فەیلسوفی فەڕەنسی ڕۆجێ گارودی ئەو کەسایەتی بە موسڵمانبوونی گەورەترین دەنگدانەوە و قسەی خستە نێوفەزای فەلسەفی و سیاسی و کۆمەڵایەتی ئەوروپیەوە و موسڵمانبوونەکەشی کاریگەریەکی زۆری هەبوو لە گۆڕینی وێنای خراپی ئەوروپا بەرامبەر بە ئیسلام و ئەو ترسوبی مەشی ڕەواندەوە کە چەندان ساڵە دەخرێتە سەر ئیسلام. هەروەها پلان و ویست و قسەی درۆ و ناڕاستی ئەوروپا و فەڕەنساشی بەرامبەر بە موسڵمانان بۆ ڕای جیهانی ئاشکرا کرد. ڕەحمەتی خوای لێبێت. حەڤەی حەوتی ساڵی 1939 لە دایکبوونی عەلی خامنەئی دووەمین ڕابەری باڵای ئیسلامی ئێران ناوبراو لە ئێستادا تەمەنی 80 ساڵە. بەڕێزان وەک پێشتر ئاماژەمان پێکردن کە تەوریەکەمان تایبەتە بە دووەمین ساڵیادی کۆچی دوایی مەهدی هەورامی. بەر لەوەی بچینە سەر باسکردنی تەوەرەکە سەرەتا کورتێک لە ژیاننامەی کۆچکردوتان بۆ دەخوێنینەوە. مەهدی عەزیز حەمان ناسراو بە مەهدی هەورامی لە بەرواری یەکی ساڵی 1970 لە گوندی بەڵخا لە دایک بووە. لە ساڵی 1988 پەیوەندی دەکات بە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی لە هێزی سەلاحەدین کاری ڕاگەیاندن لە نووسین و وێنە کێشان و جوان نووسین و دانانی دیزاینی گۆڤارەکان دەکات. لە ساڵی 1992 هاوسەرگیری دەکات. کاگمەدی ڕەحمەتی لەگەڵ هەموو هەوراز و نشێوەکانی خەڵکی ناوچەی هەورامان و هەڵەبجە و بە تایبەتیش هێزە ئیسلامیەکان بەشدار بوو و خۆی لە خەڵک و خزمانی گیان نەکردێتەوە. مەهدی هەورامی بەردەوام سەرقاڵی شەعر و هۆنراوەی تایبەت با خۆی بوو. پێشکەشکاری ناسرا و بە توانای بەرنامەی گوڵزاری هەورامان و بەرنامەی بە هەورامی کەناڵی ئاسمانی پەیام بوو کە ئەرکی هەورامی بوونی خۆی و ڕۆژنامەنووسی خۆی بەجێ دەگەیاند و بە ناساندنی کەلتوری و فەرهەنگی هەورامان و دێبەدەی هەورامان. دەیان بەرنامەی لا کەناڵی ئاسمانی پەیام تۆمار کرد و تا دوا ساتەکانی تەمەنیشی کارمەندی دڵسۆز و دانەبراوی کەناڵی پەیام بوو.
فەرمانبەری بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری هەڵەبجە بوو کە جگە لە کار و پیشەی ڕۆژنامە نووسی و نووسین و شاعیرەکەی لە شاری هەڵەبجە دوکانی دەلاکی هەبوو. دوجار لە هەواڵێکی چاوەڕوان نەکرادا و با نەخۆشیەکی کتوپەڕ لە بەرواری 14 حوتی 2017 مەهدی هەورامی بۆ هەمیشەی ماڵاوایی لا خۆشەویستان و شعر و نووسین و تابلۆکانی کردو. لە دوای خۆشی بەدەیان شعر و هۆنراوەی لە ناو دڵی بینەران و بەتایبەتی هەورامیەکان بەجێهێشت و دەخوازین کە ڕۆحی شاد بێت و جێگای بەهەشت بێت. بۆ هیوایی کە جێگای بەهەشت بێت ئینشاءڵڵا. بینەرانی عزیز، وەک وەفایەک بۆ مەهدی هەورامی هاوڕێ و برای عزیزمان دەچینە لای چەند ئەرشیفێکی کە بەڕێز کاک مەهدی دێی هەورامان نەمابوو کە بەرنامەی تێدا نەکات، هیچ شوێنێکی هەورامان نەمابوو، هیچ جۆرە فەرهەنگ و کللتورێکی هەورامان نەمابوو کە قسەی لەسەر نەکات. ئەوەی کە لە هەمووی زیاتر جێگەی سەرنج و تێڕامان بوو لە کاک مەهدی هەموو هۆنرا و شعرەکانی خۆی لەناو بەرنامەکاندا بەپێی شوێنی جوگرافیای هەورامان جێ دەکردەوە و لە بەرنامەکاندا دەینەخشان. پێکەوە بینەری چەند ئەرشیفێکی بەڕێز کاک مەهدی هەورامی دەبین. ئازیزم چەمان، ئازیزم چەمان، چون خامەی چەمان، قامەتم چەمان، جە ئیشی زامان، جەباری خەمان، جە هیجری دەردان، قامەتم چەمان، باڵا بیوە نون، ئێسخوان بیوە هون، فاما بی جنون، پڕزۆخ بی دەروون، هیجری تۆ نازارکردن پێم کارێ، جەحاڵەت مەشون ڕوێ سەد جارێ. ئازیزاوە وەشەویسا بەرنامەکەیما هەری یاگی وەندێ سڵام تاوە نەبوو، سڵام و خی گەورەی تاوە نەبوو، سڵام و خالق و جوانیەکە تاوە نەبوو کەی جوانی شەپنە بەخشێنمی، سڵام و بەرنامەی تاوە نەبوو. وەشحاڵی مێجارێتە رامای خزمەت تا پەی پێشکەشکردەی بەرنامەکەیما وەشەویسا بەرنامی تایبەتما حازرکردن باس و پیری کەرمێ، باس و ئەهمیێت و پیرەکامە، باس و ئەهمیێت و ژیرەکامە، باس و ڕیش شەرمەکامە، بزانێت چی گەنجەکەی نییەنێ وەرو موچاری. سوورە هەراڵە و شەوبوو بۆژانە کرەژ بە سەڵقات پەیماکیانە، سوورە هەراڵە پەی من کیاستن تۆ چەنی زانە ئاواتم واستن. وەشەویستا بەرنامەکەیما ئینایمێ کەلوچێڵەی هەردوو ئاریانی کەوتینمێ وەراوەر و دەگایەکە ژنینی و پایگەلانی. بەرنامەکەیما ئینامێ خزمەتتانە و دلێ ڕەنگە زەردەکەی پاییزیێنە، دلێ خەزان و پاییزیێنە و فەسڵە جوانەکە و پاییزیێنە. ئیسێژ ملمێ خزمەت و ئی بەڕێزا دەگا و ئاریانی و دیمانە و قسەی و تاریخ وی دەگێ منێمێ خزمەت و شمە یازی. پیری وژنیا بلو پیری و پسان و ئێرێ هەرچێ و شاتام کردە بوو شیرین بێ بوو نیان شادەم و ئێمە و هەرچی ویشتاڵ بێ بوو ناستن شا دەستش پەی بەرمێ جەکاتێوەنە ڕەنگاوی شاتام شاکردە بوو ئەزیێت شاپەوە کێشتە بوو پیریانێنێ کە دنیا شادێنە و چێوێ فرێشە ئەزمون کردنی جەخاسەی و خراپەی ئۆکەی ئاڵێ چێوێ زانە ئێمە مەزانمیش و تاقیچمان نەکردنەوە گردون وێسی شارەفێق کەم دێ عەزابڵ گردون وێسی شێن وەڵا کەم دێ عەزابڵ چی بەزێڵ نوێوێ فەڵێک بەدڵی کەبابم ئەی هەوار بەدڵی کەبابم گردون وێسی شێن وەڵا تاکەی بەڵبێختی گردون وێسی شێن وەڵا تاکەی بەڵبێختی عەمرەکەم تەمام وەڵا دەکۆن وەژبێختی ئەی هەوار دەکۆن وەژبێختی ئەی زاماوە حاکمەکەی خەزان کەوتەنە باخاو ڕێزناژ ڕەزان زەمین ڕنگ پوشن بە ڕەنگی جوانی خەزان و عمری مێ بە میمانی مستەشا بەحری بیلا نافەی ئاوێڵا
أي هوار نافي أوي أو جاو قردوني كل رفيق بن ما جاوي قردوني كل ضلقان بن ما جاوي حفوتو نبي عزيز شوبيتني اي هوا شوبيتني هواي الشوجة والمميت لقيان درباتهم ميردي الشوجة والمميت صوزي درباتهم ميردي زبان ميلعبو صوزي شوين مكيري اي هوا شوين مكيري. بینەرانی عزیز دەچینە لای وتەی کەسوکاری مەهدی هەورامی لە دوای 2 ساڵ لە وەفاتی و هەروەها وتەی یەکێک لە هاوڕێکانی وە ئەندامێکی ئەنجومەنی بەڕێوەبردننی تۆڕی میدیایی کۆمەڵ کە تا 2 ساتەکانی کۆچ کردو کاک مەهدی بە ڕەحمەت بێت هەر ئەندامی یا هەر فەرمانبەر و کارمەندی کەناڵی ئاسمانی پەیام بوو پێکەوە بینەری لێدوان و قسەی ئەوان دەبین کە لە دوای 2 ساڵ لە وەفاتی بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ کردویانە. طبعا مەهدی هەورامی لە سەرەتاکانی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیامەوە لەگەڵ ئەو دەستە کارمەندە ڕۆشنبیرە ڕۆژنامەنووسەی کە کەناڵی ئاسمانی پەیامیان گەیاندە هەموو ماڵەکان و پەیامی خۆیان بە هەموو شێوەزارەکان بە هەموو شێوازەکان گەیاند. مەهدی هەورامی یەکێک بوو لەو کارمەندانەی کە لە سەرەتایی کەناڵی ئاسمانی پەیامەوە هاوکار بوو و پێش کەناڵی ئاسمانی پەیامیش بەڕاستی مەهدی هەورامی جێگەدەستی دیار بوو لە کاری ڕۆژنامەنووسی کوردیا وەک ڕاگەیاندن کارێک وەک ڕۆشنبیرێک وەک ڕۆژنامەنووسێک لە دەستگا جۆرە و جۆرە میدیاییەکانە کارمان کردووە پێکەوە و ئەو وێڕێ ئەوانش کە لە کاروانی ڕابوونی ئیسلامی کوردستاندا هەمیشە هاوکاربووەوە کەسایەتێکی دیار بووە جێگەدەستی دیار بووە لە میدیای ئیسلامیە. دوجار لە کەناڵی ئاسمانی پەیامە پێکگەیشتینەوە ساڵانێکی زۆر ئێمە کارمان پێکەوە کرد. کاک مەهدی هەورامی لە زۆر بوارە توانی کەڵکی کەناڵی ئاسمانی پەیام بخواوە جێگەدەستی خۆی بنەخشێنێ لەوانە وەک پێشکەشکاری بەرنامەی بە هەورامی دیسان وەک شاعیرێک وەک ڕۆشنبیرێک وەک میدیاکار و ڕۆژنامەنووسێک توانی لەگەڵ ئێمەیە و کاروانە پیرۆزە بەڕێ بکات تا و کاتی کە وەفاتی کرد. ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیام لە ساڵیادی وەفاتی بەڕێز مەهدی هەورامیە بیری ئەو بەڕێزاکەین و دوعای خێری بۆەکەین و هەزار ڕەحمەت دەنێرین بۆ گۆڕە پاکەکەی کە وا ئێمە هەمیشە لە کەناڵی ئاسمانی پەیام فراغی ئەو بەڕێزای بینین و تا ئێستش ئەتوانم بڵێم کەسێک نەبوو وەک ئەو بوێرانە جێگەدەستی خۆی بنەخشێنێ و فراغی ئەو ناوچە بەرفراوانەی کە لە هەرێمی کوردستاندا بە هەورامان ناسراوە پڕ بکاتەوە ئەو هونەڕەسەنە ئەو کەلتورە جوانە ئەو زیادە خۆشەویستە لە کەناڵی ئاسمانی پەیام بەردەوامی پێبدا. هەر بۆیە بەڕێز مەهدی هەورامی لای ئێمە تا هەنوو کەس جێگەدەستی دیارە و بیریەکەین و دوعای خێری بۆەکەین. سوپاس بۆ ئێوەش کە لەو یادەدا هاتن و یادتان کردەوە. ئەمەنە خەڵک خۆشی ویستوە یعنی وازان کەمە مردووە ئەوەنە کەسێکی یعنی ڕێک و پێک بەوە نەبێ بەدەمی خۆم تەنانەت مناڵیش بەداخە بووی مناڵەڵێ خۆزگە ئەمساڵ کاک مەهدی نەمردایە بۆ نمونە ئەو ڕۆژاڵێ بۆ ساڵێک تریش هەر فەرقی نەبوو یعنی ئەمەنە بەلایانەوە ینی کەسی وایە مناڵە کەم ئەندامیش یعنی چەند گریاوە توێتی مەچۆرە جەنازەوە کاک مەهدییان چەند گریاون چەند خەڵک ناڕەحەت بووە بۆ سیفەتە جوانەکانی ینی بەلایەوە هیچ ئین نەبوو جاری وا بۆ چێشتمان زیا بوو تومە کەس نییە بیبا بۆ ئەو ماڵ دراوسێ چیتی بێنە با من بیبم قەت شەرمی یعنی ئینی نەبوو خۆی بە گەورە نەزانیوە لەگەڵ ئەوە شابەغیل نەبووە لەگەڵ ئەوە ڕەز یعنی زۆر سیفاتەکانی کەم کەسێ و سیفاتە جوانانەی تیاابێ لەگەڵ ئێمە لەگەڵ مناڵە لەگەڵ دراوسێ والله هەر خۆی هەروە ئەزانی بۆ شوێنە ڕۆشتووە هەر لە بەرچاومانە لەم لا لەولا قسە جوانەکانی
سوعبەتەکانی فەقیریەکەی کە بە حیاتی دڵی عاجز نەکردەوە کە لێنێکی زۆرە بەڵام تر ئێمە شکری خواکەین هەرە بێ ئەو سەفەری خۆی کردووە ئێمەژە بێت چۆن بمرین یعنی خوا لێمان ڕازی بێ وەکو ئەوە تا عالم لێ ڕازی ئینشاڵڵا خوۆش لێ ڕازیە دیارە پێوەی خوا لێ ڕازی ئینشاڵڵا ئینشاڵڵا ئێمەش سەفەرێکی وەکو ئەو بکەین ئینشاڵڵا زۆر پێی ناخۆش بوو یەکێ یعنی قسەی بوو بە هەر مسلمانێک لە هەر شوێنە دیفاعیە کرد هەموو مسلمانێکی خۆشەویستەوە نەبێ بڵێ یعنی هیوایە حیزبەکەی خۆی هەر خۆشەوێ یعنی هەموو کەسێکی خۆشەویست لە سەرتاوە ڕۆحی شاد من مێ دەکەم ئاسوودە بێ مادی هەورامی ئەو پیاوە بوو پیاوێکی سادا پیاوێکی خاشی پیاوێکە میشە هەوڵی دەدا فێر بێ ئەوەندەی لە خەمی فێربوو نابوو ئەوەندە لە خەمی وتن و ئینتاژکردنا نەبوو بەڕاستی کۆمەڵە بەهرەی جیاوازی لە خۆی کۆکرد بوویەوە دەتوانم بڵم مامەڵەی لەگەڵ ئەدەبیات و لەگەڵ ڕۆژنامەگەری و لەگەڵ هوەری تەشیلیا زۆر بەربڵاو بوو دائیمەن هەستی کرد ڕێبوارێکە مانوو نابێ من یەکێک لەو سیفاتە جوانانەیە و کوڕا هەمیشە پێی سەرسان بووم تووڕێی ناناسی کابراایکی قسە خۆش و هەمیشە ڕۆح سووک و چەند جار ئیشت با بە ملیا نەیودنا کلمەینا لە گیانیان نەبوو 5 ساڵ فەرمانبەری من بوو لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجا دەتوانم بڵێم 5 دقە لێ بێتاقەت نەبوو من پێم وابوو وەکو وتم چ لە بواری ڕۆژنامەگەریە ئێمە گۆڤارێکمانە بوو بە ناوشانی گۆڤاری دیلانێ ئەو سەرپەرشتی کاری هوەریە کرد بۆ خۆی دەست و پەنجەی قەڵەمی شعری هەبوو کەسێک بوو لە بواری میدیا کاریە کرد لە شعرا ئوسلوبێکی تایبەتی خۆی هەبوو شعری پێدەنووسی زۆرتر ئیهتیمامی بەوەیە بە زاراوەی هەورامی شعر بنووسێ ئەوەندەی من ئاگادار بووم شعرەکانی زیاتر بۆ سروشت و پند بوو سوودی لە پەندی پێشینان وەرەگرت دەویست تەقلیدی دروستکردنی پەندی تر ببێتەوە بەداخەوە زوو بوو ڕۆشت دەکرا مەسەلەن ئەگەر مەرگ مەجای پێ بایە نەمردایە دەماتوانی بڵێن قەڵەمێکی جوانی هەبوو ئەگەرچی هەرچیەک بۆ یاد و وەفای هاوکار و برای عزیزمان کاگمادی هەورامی بکەین هەرکەمە بەڵام ئەمە بەشێک بوو وەک بیرەوەریەک وەک وەفایەک بۆ کاگمادی کە توانیمان لە بەرنامەی پەیامی ڕۆژە گرتی چەند ڕۆژێکیش بەسەر وەفاتیات تێپەڕی بوو بۆی ئامادە بکەین بۆ هیوایی کاتژێگەی سوودی ڕەزامەندی هەم ئێوە و هەم بینەران و خۆشەویستانی کاگمادی بوو بێت لە خوای گەورەش دەپاڕینەوە کە ئەم ڕۆی لە هەموو ڕۆژێکی خۆشتر بێت و جێگەی بەهەشتی نەبڕاوی خۆی بێت. بینەرانی عزیز بڕگەی یەکەمان بەم شێوازە بوو دیارە وەک ئاماژەمان پێکردە ناوەفایەک بوو بۆ بەڕێز کاگمادی هەورامی ناوبڕێکی کورت وەردەگرین و دوایی لەسەر بڕگەی دووەم و سێمی بەرنامەکەمان دێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە.
لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. وەڵە بینەرانی عزیز و خۆشەویست لە قەزای شارە زوور پێشانگایەکی وێنە کێشان دەکرێتەوە کە لەم بارەیەوە پەیامنێرمان هۆشیار محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین، فەرموون با پێکەوە بینەری بین. قەبارەی تابلۆکان جیاوازن، زۆریان سروشتن، هەندێکیشان تەقلیدن. ئێستا شوێنێکی وەکو تابلۆیانە بڵێنەوە ئەسپە دروستم کردو، هەر ئەسپێکی عەرەبیە بۆ جوانی دروستم کردوکە خەڵک زۆر حەزی لە ئەسپە. یاخوتە و تابلۆیکەوە خۆڕەمشەهری ئێرانە تەقلیدە دروستم کردووە، شوێنێکی جوانە و تابلۆکی کلاسیکە. هەروەها قەبارەی تابلۆکانیشە تر وەکو پێشتر شوتم جیاوازە، هەرێکی و بە شێوازێک ڕێکم خستوون گونجان و من بەیەکەوە تەنسیقم کردوون. هەوڵم ماوە کەس نابەدڵ نەکەم لە سێرکردنیم تابلویانە بەڕاستی. ئەنی هەیە ئێستا حەزی لە سروشتە، هەیە حەزی لە خانووە لە لادێ، تر هەموو شتەکانم دروست کرەوە، هەیە حەزی لە گوڵە. تێگەی ئامانجمەوە بۆ کە دڵی هەموو کەسێک ڕابکێشم بەلای تابلۆکانە. ئەمڕۆ کە بەشداریم لەم پێشانگایە کردووە وەکو بینەرێک هاتووم بۆ ئێرە، من وەک خۆم دەستخۆشی لە کاک محەممەد شێوەکارەکەم کە بە شێوازێکی ئەکادیمی و جوان کارەکانی ئەنجام یاوە کە لەم وەزعەیە لەم زروفە کە هەمومان لە ژیانێکی تا بڵێ جەنجاڵ و ناخۆشداین، تا ڕادەیەک هونەرمەندانی شارە زوور بە تایبەتی شێوەکاران لە بەهرە و تواناکانی خۆیان زیاتر برەویان بە کارەکانیان یاوە ئەستاون بە پێشانگا و ناساندنی تابلۆ و ڕەنگەکان کە لێرەیە هونەرمەندان جێگەیەکی فراوانیان لەم هەرێمە گرتووەتەوە کە توانیویانە تا ڕادەیەک دوورمان خەنەوە لە جەنجاڵی مان خەنە سەر دنیایەکی جوان، دنیایەک پڕ لە ڕەنگ بێ. ئێمە وەکو خۆمان تا ڕادەیەک دڵخۆشین بەم پێشانگایانە کە لە سنوورەکەمان ئەکرێتەوە. خۆشحاڵم کە بەردەوام ئەم کارانە بکرێتەوە بۆ ئەوەی ئێمەش بتوانین دوورکەوینەوە لە دنیایەکە پڕە لە جەنجاڵی سیاست کە لەم وەرزی تازەی کابینەی نوێیە
هەموو گەلی کورد مەشغوڵە بە سیاسەتەوە ئێمەش وەکو هونەرمەندان وەکو بینەری کارە هونەریەکان لەم گەلەری ڕۆشنبیریە ئەمانەوێت چەند ساتێک لە کشێکی هونەری ئارامە ساتەکانمان بەسەربەری. بینەرانی عزیز دیارە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کە لە سەرەتای هەشتاکاندا دروست بوو و بەشێک بوو لەو جوڵانەوە سیاسیە بە تایبەتی ئیسلامی کە یەکەم جار بوو لە هەرێمی کوردستان دژی ڕژێمی بەعز کە دەستی بەکارەکانی کرد بە تایبەتی لە دوای زوڵم و ستەمی ڕژێمی بەعز ئەو کاتی کە بە تایبەتی زانایان یانی کە پێشڕەوی ئەم ڕەوتە ئیسلامیان گرت بووە لە دەست ڕژێم هەڵاتن و کۆچیان کرد بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئێران لەوێ دەستیان بەکار و چالاکی دەکردەوە جارێکی تر کە دیارەمە تەنها بزوتنەوەی ئیسلامیەکان نەبوون کە ڕویان لە کۆماری ئیسلامی ئێران دەکرد بەڵکو باقی حزبەکانی تریژە و کاتی کە لە ژێر چەپۆکی ڕژێمی بەعزدا ناچار پەنایان بۆ پارچەکانی دیکەی کوردستان بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان دەبرد. ئەو کاتە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان کاری ڕاگەیاندنی خۆی ئەکتیڤ دەکرد و دەیتوانی لە ڕێگەی گۆڤاری ئاسۆی ئیسلام بابەت و خواست و پەیام و مەسجەکانی خۆی بڵاو بکاتەوە. گۆڤاری ئاسۆی ئیسلام گۆڤارێک بوو کە نە هەفتانە بوو نە ڕۆژانە بوو نەوەرزی ئەو کاتی کە ئیمکانات و پێداویستی یا ضروریەت دەبوو کە بۆی کە گۆڤارەکە دەربکەن و بابەت و پەیامەکانی خۆیانیان تێدا بڵاو بکەنەوە بە تایبەتی ڕەنگە یەکێک بوو بێ ئەگەرچی یەکەم ڕۆژنامەی کوردی بە ناوی خواوە بسم الله الرحمن الرحیم دەست پێ دەکات بەڵام یەکێک بۆ لەو گۆڤارانەی کە مەسج و پەیام و هەڵگرێکی بنەما ئیسلامیەکان بووە. لە ئێستادا کتێبێک ئاسۆی ئیسلام کە هەموو گۆڤارەکانی تێدا کۆکراوەتەوە کە بەڕێز ئارام علی سعید هەڵساوە بەم ئەرکەی گرتووەتە ئەستۆی خۆی و ئەم گۆڤارانەی کۆ کردوێتەوە. ئێمە لەم ڕگەیە پێشەوەی کە میوانداری بەڕێز ئارام علی سعید بکەین لەسەرەوەی کە چۆن ئاسۆی ئیسلامەکانی کۆ کردوێتەوە لە ناو کتێبێکدا جارێکی تر دەیخاتەوە بەردەم خوێنەران یا ئەم نەوە تازەیی ئێستا کە زیاتر ئاشنانین بە گۆڤارەکەەوە لە گۆڤارەکە لە بەردەستانە ماوە پێشەوەی کە بچینە لای بەڕێز کاگارم لەگەڵ یەکێک لە بەڕێوەبەرانی گۆڤاری ئاسۆی ئیسلام قسە دەکەین کە دیارەم گۆڤارە لە ساڵەکانی 83 بۆ ناوەڕاستی 87 بەردەوامی هەبووە بۆ یە قسەی زیاتری لەسەر دەکەین کە چۆن دەیانتوانی ڕەوتێکی ئیسلامی لە ئاوارەییدا لە ڕێگەی گۆڤارێکەوە جارێکتر مەسجەکانی خۆیان بگەێنن و پەیامی حزبی ئیسلامی یا پەیوەندی ئیسلامی کوردستان بگەێنە باشووری کوردستان. ئەویش میوانداری زۆر بەڕێز کاک حەمزە ئەحمەدی بەڕێوەبەری گۆڤاری ئاسۆی ئیسلامی و کاتە دەکەین. بەخێر بێی کاک حەمزەیان. زۆر سپاس. ئەگەر لێوە دەست پێ بکەین چۆن بوو یەکەم گۆڤاری ئاسۆی ئیسلامتان دەرکرد و ناوتان نا ئاسۆی ئیسلام. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله ومن مولاه. پێشەکی زۆر سپاسانەکەین بۆ ئەم دەرفەتە کە ڕەقساکە لە خزمەتی جەنابتان و بینەران ئابین سەلام و ڕێز و احترامان هەیە بۆ بینەران لە هەر شوێنێکە هەن. ئاسۆی ئیسلام لە خۆی لەدایک نەبووە. جەناب لە پێشەکەکە ئیشارەیەکە فەرموو ئاسۆی ئیسلام بەر لەوەی کە ئێمە لە دەرەوە لە شاخ دەریکەین بە شێوەی گۆڤار بەندە و لەگەڵ ئەو برایانە و ستافەیەکەوە لە خزمەتیان نابووین. ئاسۆی ئیسلام بەر لەوە لە داخلە ئەو کاتانەی کە لە سەرەتاکان چونکە لە ناوەڕاستی 75 ئەم زوتنەوەی دروست بووە لە سەرەتای یانی ساڵەکانی 75 ناوەڕاستی 75 ئاسۆی ئیسلام ئەو باڵی داخلیە بووە کە لە داخل لە شاری سلێمانیە چەند برایەک هەڵساون بەومە کە ئاسۆی ئیسلام دەرکەن. ئەو کاتە ئاسۆی ئیسلام لە شێوەی گۆڤارە نەبووە لە شێوەی وەکو چۆن خۆمان دەڵێن بەیاننامە دەرچووە. ئەویش یەکەم کەس کە هەڵسا بەم ئیشە شەید ئازاد بەرزنجی بووە شەید مامۆستا مەلا ئازاد بەرزنجی سەرەکانی گۆڤاری ئاسۆی ئیسلام یەکەم بەڕێوەبەر و یەکەم سەرپەرشتکار و یەکەم کەس کە ئاسۆیان دەرکردووە بە سەرپەرشتی ئەو بووە بەڕابەتی ئەو بووە بە مەسئولیەتی ئەو بووە بە تعبیری ئێستا بڵێن مەسئولی ئیعلامی ئەو کاتی ئەو بووە کە لە داخلا بووە. جەناوی کاگ ئازاد لەگەڵ
لەگەڵ کاگە حەسەنی حەمەخالیدا و لەگەڵ کاگە کەمالی دۆڵپەموویە و لەگەڵ چەند برایەکی تری داخلیە ئەمان بە شێوەی گۆڤار دەریان نەکردو ئەرزم کرد چونکە ئەو زمانە زمانی بەعز بووە نەیانتوانیەوە بە هەر شێوەیە بۆ ئەوان سەرەتاکانیان دەرکردو بە شێوەی کە نووسیویانەوەکو بەیان نامەوە ئەمانە بەیانیانی زوو ئەچوون خۆیان یا ئەفرادی تریان هەبووە یا برادرانی تریان هەبووە لە مزگەوتەکانە کە بۆ نوێژی بەیانی چوون لە دەرگای مزگەوتەکانیان داوە یا لە ناو پاسەکانە ئەو پاسانەی کەوا چوون لە سلێمانیەوە بۆ شەیدان بۆ مثلەن بەکرەجەوە بۆ شوێنانی ترا داخلی ئەو پاسانیان کردویان لە شوێنە گشتیەکانە فڕیانداوە هینیان کردو خەڵک ئەو بێ ئومێدیەکەوە ڕووی کردبوو دوای ئەو نەکسە گەورەیە دوای ئەو پیلانە لەسەر شۆڕشی کورد بوو تقریبا وەکو بڵێ هەستانەوەیەک بوو دڵخۆشیەک بوو مژدەیەک بوو بۆ خەڵک ئەمە سەرەتایەک بوو لەوێەوە دروستی بکرد اینجا بۆیە ناویان ئاسۆی ئیسلام یعنی دووبارە سەر لە نوێ شۆڕشێک دەست پێکە ئەم جارە شۆڕشەکەی ئێمە بەنسبەتی خۆمانەوە بە ناوی ئیسلامەوە ئەیکەین شۆڕشەکەمان بە ناوی ئیسلامەوە ئاسۆیەک لە ئیسلامەوە دەرئەچێت ناوەکەیان لێەوە سەرچەشمە کردووە بەپێی ئەوەی کەەوە ئێمە و کە جەناوی مامۆستا ئارام چەند جەلسەیەکمان کرد لەگەڵ کاک کەمالە و لەگەڵ برایانی چونکە شەید ئازاد شەید بووە براکانیە بۆ سوورەتەوە لەگەڵ چەند دیداری لەگەڵ کاک حەسەنی حەمەخالیدا ئەوانەمان کرد دوایەوە کە کاک ئازاد لە ساڵانی لە ئەواخیری ساڵی 84 تشریفی چوەتە دەرەوە چونکە هەردووکمان هەر لە وەکو یەک چوونەتە دەرەوە لە 84 لە ئاواخیر 84 ئەو لە مەریوانە بوو ئەو کاتانە لە مەریوانە بوو مجێلەکەی ویستی مجێلەکە دەرکا ئامادەکاری بۆ مجێلەکە کرد دیزاینیان کرد خۆی و کاکەمالی شێخ تاهیر و شێخ کەمالی شێخ تاهیر و برایانی دووزی کە وانە مەشهورون بە برایانی دووزی کاک عەقید و کاک عیسام و کاک بەختیار و کاک مەرحومی کاگە عەباس حاجی عەباس کە فەوتی کردووە و چەند برایەکی کە خەریکی بوون هەر کاک ئازاد لەوێ خەریکی مجالەکە بووە دەستی پێ کردووەتەوە هەر بە ناوی ئاسۆ ئەو کاتە کرا بە شێوەی نەک بەو سوورەتێکە لە داخلا بوو بە شێوەی چون مەجای باشترێک بوو لە داخلا کرا بە شێوەی گۆڤار بەڵام ئەم گۆڤارە لەدایک نەبوو بەداخەوە کاگازات لەگەڵ تاهێرا و لەگەڵ کوڕەکەیە بە بەردەمانی ئەو کاتە بە تیارەی بەعز شەهید کران شەهید بوو هێشتا خۆی چای بە ئەو کورپەلەی خۆی دایبنین کورپەلەی خۆی دایبنین ئەو شتێکەوە خۆی لە داخلیش و لە دەریشەوە خەریکی بوو بەداخەوە نەیبینی بەڵام ئێستا الحەمدوللیلا ئێمە هەر پێشکەشمان کردو بە ڕۆحی پاکی ئەو و ڕۆحی پاکی هەموو شەهیدان ڕۆز و احترامانەیە بۆ هەموو خانەوادە شەهیدەکان و شاید سەروەردەکان ئەو بەو سوورەتە لەدایک بەو سوورەتە کرا دوای ئەوە مەسئولیەتەکە درا بە بەندە ئەو کاتە منیش ستافێک بووین چەند نەفەرێک بووین لە خزمەتیانە بەندە بووی لەگەڵ دکتۆر سەباح بەرزنجیا بوو لەگەڵ کاک فەرەدینی پێنجوێنیا بوو لەگەڵ کاک مهندس ئەحمەدی کۆیا بوو لەگەڵ ئەو برایانی دووسیا بوو کە دووبارە نامان بردن دووبارە ئەوانیش بوون لەگەڵ چەند برایەکی تریشا بوو مەسەن ئەو برایانێکەوە یا لەگەڵ مەسەن مەرج نەبوو هەموویان بە یەکۆ کار بکەن هەر یەکە شتێکە ئاکرا لەگەڵ کاگە عەبدوڕەحمانی مامۆستا مەلا عوسمان نابوو مەرحومی مامۆستا مەلا عوسمان کاک عەبدوڕەحمان و لەگەڵ کاک زیاد جیهاد عەبدوڕەحمان کە خەڵکی هەولێرە و چەند برایەکی کەشمان لەوانەیە سە من داوای لێبردن دەکەم سە ناوەکان هەمووی لە ناو گۆڤارەکە هەیە ئەو ستافەمان بەڕێوە بردووە زۆر باش واتەیەوە لە سنە یەکەم جار چۆن کردانە گۆڤارەوە بەتایبەتی کاک حەمزەوەی کە جێگەی سەرنجە بۆچی هەفتانە نەبوو یا بۆچی مانگانە نەبوو ئەو فەرمانشتەکە جوانە قسەکە جوانە ئێمە ئەبێ وەکو ئێستا سەیری گۆڤارەکە نەکەین گۆڤار ئێستا زۆر بە ئاسان دەرەکرێ ئێستا ئەسڵەن هەر ئەم مۆبایلە کە هەمانە پێمانە ئەم مۆبایلە هەموو شتێکەکرێ یعنی کاری گۆڤارە بۆکە کاوی مجلە بۆکە یعنی تۆ چیتە دیجیتال هینەوە هەرچی شتێکە تۆ ئەتەوێ بە مۆبایلەکە ئەیهێنی بە 4 کلیک هەموو شتەکان لە گۆگڵا ئەیهێنی شتەکە ئاسانە تۆ فکری 35 ساڵ 40 ساڵ نەمە بەرکەرەوە ئێمە لە سەرەتاکانی 84 85 86 و ناوەڕاستی 87 تقریبا نەکاتە 35 ساڵ 34 ساڵ لەمەوبەر یانە لە سەرەتاکانە ئەو کاتان ئێمەژدا لە دەرەوە بووین ئیمکاناتێکی وامان نەبوو یان هیچ شتێکمان نەبوو ئەوەی کە لەبەر دەستی منە بۆ یا لە ئەو ستافەمانە بۆ ئەو برایانەیە بۆ خۆیمە هەر بە مجلەکەەوە هەر خەریک نەبووین ئیشی کەشمانە بوو ئیشی پێشمەرگایەتیمان لەو سوا بوو ئەو برایانەمان کە لە دەرەوە بۆ خانەوادەیان بووە
تۆ وەرە ئەوە دووادە سەردانی ئەو برایانە بکە کە مەسەن هاتوون تۆ دایان وەرزرێنە شتیان بۆ بکە سەردانیان بکە لە ئوردوگاکانی ئێرانە کەون یەکێک لە زنجان یەکێک لە مەسەلەن لە کرماشانە لە سۆنقۆر یەکێک لە کامێرانە هوەرماهنگ یەکێک لە دزڵیا بێ یەکێک لە پاوە سەریازە بێ لە ئەنوا ئێشکاڵە تۆ هەر دقیقەی لە شوێنێکا لەبەر ئەوە ئیشەکەی ئەوە ئێمە نەوە هەر تەنها هەڵسین فقط ئەو گۆڤارە دەربکەین بڵێن وەڵای ئێمە ستافێکی 10 نەفەر و 15 نەفەر و بە ئیمکاناتێکی زۆرەوە هەر بۆ ساڵێک جارێک دانێکمان دەرکردەوە یا 9 مانگ جارێک دەرمان کردەوە یا 8 مانگ جارێک دەرمان کردووە ئێمە شتەکەمان بەو سوورەتە بووە مەبەستیشمان ئەمە بووە کە ئێمە جاری یەکەمین گۆڤاری ئیسلامی چەکداریانی جیهادی ئێمەی دەرمان کردووە و هین زمان حاڵی بزوتنەوەکەشمان بۆ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان حەمزە لە خلالی ئەو چەند ساڵەیە کە ئەم گۆڤارەتان دەرکرد چەند تیراژتان یاخود چەند دانەتان لێ دەرکرد تیراژەکەش خوشکی باشم بە پێی ئیمکاناتمان وە دووبارە ئیمکاناتی ئێمە عرضم کرد وتمان ئێمە چاپێکی بچکۆلانەمان هەبووی دەسی کە بە پەنجاگی نییە کرد من و خوشکێکمان هەبوو لەگەڵمانە داوای لێبردنەکەم نام نەبرد لە هینەک سەرەتا خوشکە خەبات کاتژ میدیاکاری ئافرەتان باڵێ باڵێ میدیاکاری ئافرەتمان لەگەڵا خوشکە خەبات ئیساژ ئەلحەمدوللا هەرماوە و زانێ و دوێنەش ڕێزی لێ گیراوە ئەویش ئیشی چاپی یارمەتی ئێمەی داوە لە دیزاینی ئینەکە مێردەکەی هاوسەرەکەی کاگە حاجی مادی ئیشی لەگەڵا کردوین لە گواستنەوە لە ئەوە لە هەموو کارەکانە اینجا هینمان کردووە دوای ئەوەش مەسەرن کە نووسیمانە بڕۆ وەکو ئەمە نەبووە بیبینە لە چاپخانێکا بۆمان چاپکەن ڕێنیۆ ئەو کاتە بەدەست و بە هەنگەل بوو ئەویش لە کێ لە ئیداراتێکە کە تۆ بدناسی باە یان لە شوێنێکا مەسەن ڕەفاقەت و دۆسایەتیدا بووە لەگەڵیانە دادەی دوای ئیدارەی خۆتان لەوەی کەوا ئیدارەکە تەواو بوو تەواو ئەبوو مەسەن بە پێی خۆی چەندانەیەکمان بۆ تیراشکە وسەن چەندانێکی هینەکە لەوانێت 2 دانە 3 دانە 4 دانە تا ئەمان کردە 6 دانەیەک لە سەرتا 6 دانەمانین کرد 6 دانەکەش بازێکیان بۆ ئۆرگانەکانی داخل بازێکیان بۆ ناو ئوردوگاکانە کە ئەو برایانەی لێبوو مەسەلەن ئەتوانین بڵێن 40 دانەیەکی چۆن ئەم گۆڤارانەتان بڵاو کردەوە ئەو گۆڤارانە چۆن بڵاو کردەوە یا ئەو گۆڤارانەی ئەوەی کەوا لەوێ بوون لە ئاوارەیە خۆمانەمان گەیاندن یا من لە خزمەتی جنای مامۆستا شێخ محەممەد ئەچوین یا لە خزمەتی مامۆستا مەلا شێخ عەبدولەتیفی واژەیە ئەچوین بە ڕەحمەت بێ یا لە خزمەتی مامۆستا مەلا عەلی بیارە بە ڕەحمەت بێ شەید مامۆستا مەلا عەلی بیارە ئەچوین هەرچەندە کوڕەکەی ئەویش کاک مامۆستا عیرفان دووبارە هەر لە گۆڤارەکەمانە ئیشی کردووە لەگەڵمانە لە چاپە و لە دیزاینم لە کارەکانی ترا ئەوەی وەردەوردەیەتەوە فکرمان یا لە خزمەتی ئەوانە بە ئوردوگاکان کە چوین یا ئەوان چوین یا خۆم لە خزمەتیانە چوون بردوومە یا برادرانی ترمان کە سەردانیان کردەوە بردویانە بە نسبەتی ئەوانم کە لەوێ بوون جا برایانمان لە داخلەوە هاتن مەسەن وەکو کامیل حاجی عەلی ئەو کاکامیل ئەو مەسەن زوو تەشریفی ئەهات دوایەوەش برای ترمان هەبوو حاجی ئەحمەدی عەبەدەلاک کە ئەوانە هەمووی وەکو بڵێ تەواوکەری یەک بووین یا کاک ئازادی مەلا خالێد یا کاک سەلاح دوایی کە پێوەی گیرا و شەهید کرا تێگەی چەند برایەکی تریشمان نەبوون کوالیتی ئەم گۆڤارەی ئێوە لە چاو بڵاوکردنەوەی بڵاوکراوەی لایەنە سیاسیەکانی دیکەی کوردی کە ئەو کاتەش هەمووتان دژی ڕژێمی بەعەس بە جۆر لە جۆرەکان خەباتان دەکرد کوالیتیەکەیان جیاوازی هەبوو لە ڕووی کە وەک چۆن ئێستا بۆن من لە ڕووی میدیاکەوە دیارە کێ زیاتر خاوەنی مادەیەوە کێ زیاتر کەمتر خاوەنی مادەیە لە میدیاکەیە دیارە ئێوەش لە گۆڤارەکانتانە دەرەکەوت دەسەڵاتی مادی لایەنە سیاسیەکانی ئەو کاتەش جیاوازی زۆرە وەڵای جەلالەوە شتێکی حتمیە هین نییە هەرچەندە ئەو کاتانت ئەوانیش یانەوە نەبێ زۆر پێشکەوتنیان ئێمە لە زیاتر لە ئێمە بوو بێ یا لە کادرە یا لە مەسلەیەەکە لەوانەیە ئەوان پارێ زیاتریان دەستکەوت بێ یا لەوانەیە خەڵک زیاتر دەستبووری کردبن مثلا شتیان کردبێ بەڵام گۆڤارەکانی ئەوانیش لەو سەردەما ئەگەر بەراوردیان کەین لەگەڵ یەکانی خۆمانە من ئەتوانم بڵێم تەحەدا ئەەکەم کە وەکو یەکانی خۆم لە یەکە ئێمە چاکتر نەبووە چونکە ئێستا کە سەیری بکەین زۆر ینی نووسینێکی سادە هەر لە نووسینی ستەر وەرەقەی کەی فۆڕە ئایا کوالیتی کاغەزەکان جیاوازیان هەبوو بۆ نمونە کوالیتی بەرز بوو ئەو کاتانە کاغەز وا بوو تقریبا هەمووی ڕەش و سپی بوو گۆڤارەکان هەمووی ڕەش و سپی و هەرچەندە ئێمە بەعزێ جار خۆمان ڕسمەکان خۆی ملەوەن بوو
بەڵامی سەوە بازێکیاوە ڕسمەکان بە ملەوەنی ماوەتەوە بازێکشتیش وەکو بڵێ سەرسیتری عینوانەکەی سەرەکەی زۆر جار بە ملەوەنی ئەمان نووسی بەدەست خەڵات بە خەڵات مەسەن یا کاک سەڵاح خەتی خۆش بوو یا کاک مامۆستا عەبدوڕەحمان خەتی خۆش بوو یا برایانی ترمان نەبوو خەت خۆش بۆمان ئەنووسیت بەڵام خۆ لە هینەکە خەڵات دەرناژوو ئێسمە دیارەکە بەدەست نووسراوە زۆر جار وها بوو بخۆمان بەدەست خەدەوەمان کە خەتمان خۆش بوو جاری وها بوو بەدەست ئەمان نووسیەوە کاک حەمزە گرنگترین ئەو بابەتانی کە ئەتان قسەژە فەرمووی هینەکەمان ئەو تایبەتمە جاری وامە کە هینمان پێەکرد چاپەکە جاری وا و لە حرفێکماندا چەند جارێ بەدەست ئەو پەنجەمانی نەیە شتەکەمان کۆن بوو هین نەبوو ئیمکاناتێکی وامان لەبەردەستان نەبوو ئەو بابەتانی کە ئەتانووسی بڵاوتانە کردەوە چی بوون چ بابەتێک مەگەر باسێکی ناوەڕەکەکەیمان بۆ ئێمە بابەتەکانمان چونکە مژەلەکەمان سەر بە حیزبێک دیار بوو تەمان سیاسیە بەل لە هەموو شتێک اینجا ئیسلامیە اینجا ئەدەبیە ڕۆشنبیری ئەجا تاریخیە مێژوویە لەبەرەوە مەسەنە ئەگەر بابەتەکانی ناوهینەکە بەدەستی هەر کەسێک کەوتبێت کە بیخوێنێتەوە شتەکان ئەوە بوو بابەتی هەواڵی تیا بوو بابەتی پەیوەندیەکانی تیا بوو بابەتی مەسەلەن ئیسلامی تیا بوو نووسەرەکانتان ئەم زانیاریانەیان دەسەخست و ئەیان نووسی ئێمە نووسەرەکانمان ئەناسی نووسەرەکانمان ئەناسی نووسەرەکانمان هەرەوە نەبوو کە لەگەڵ خۆمان نابوون مەرج نەبوو هەر ئەوانە کە خۆمان ئەو ستافە بەڕێوە بێن خۆمان شت بنووسین بەڵێ هی خۆشمانی تایە بەڵام ئێمە لە داخلەوە شتمان بۆ ئاهات کە لە داخلی شتەکەمان بۆ ئاهات ئێمە نەمان ئەناسین یا لەوانێ بمان ناسی باە بە ناوێکی ترەوەمان ناسین چون ئەو کاتانە بە ناوی ترەوە بە ناوی زۆر باشە یاک حەمزە بابەت عەرەبیەکان چین بۆچی بابەتی عەرەبیتان تێداداناوە بابەتی عەرەبی ئەو کاتانە ئێمە لەگەڵ حیزب ئۆپۆزیسیۆنەکان یانێ مەعارەزەکانی عێراقیشە پەیوەندیمان کرد تەمان حیزبی عێراقی عەرەبن ئەو کاتە مەجلیسی ئەعلا بوو لە تارانە دائنیشتن حیزبی داعوە بوو ئێمە اتصالمان لەگەڵ ئەوانی شاکە بۆی کە ئەوانی شتێک لە پەیامی ئێوە تێبگەن لە پەیامی ئێمە تێبگەن و دوایەوەش کە بزانە ئێمە هین دوایەوە هەردووکیشمان یەک هەدەفمان نەبوو چ ئەوان چ ئێمە هەدەفمان ڕوخانی حیزبی بەعز بوو هەردووکمان ئەوە بوو دوایەوەش مەسەن ئێمە هینی لە ڕاگەیاندنی ئەبێ پەیوەندیەکمان نەبێت لەبەرەوە من دوایەوەش ئەوان گۆڤارێکی هینیەکیان نەبوو ڕۆژنامەیەکیان هەبوو هەفتانە دەرەچوو بە ناوی ڕۆژنامەی جیهاد بە کوردی ئەو کاتە مەسئولی بە ڕۆژنامەکە ناوی کاک حاجی ئەبوو تەقیب و خەڵکی دووز بوو ئەو تورکمان بوو بەڵام کوردێکی چاکێزان هەم کوردی هەم عەرەبی ئەمانە من هەمیشە بەشێک کە لەوە ئەنار بۆی بڵایشیە کردۆ لە ناو جریدەی هینا جیادەکەی خۆیان زۆر باشە دوایی چۆن کۆتاییتان بە گۆڤاری ئاسۆی ئیسلامیانە دوایین ژمارەی کە دەرچوو لە ساڵی چەند بووە بۆچی بووە دوایین ژمارەی گۆڤاری ئاسۆی ئیسلام ئێمە ئەو شەش ژمارەمان دەرکرد بە ژمارە سفرەکەی ئەگەر داخل حسابکەن بێتە ژمارە حەوت دوای ئەوەی تر لە ناوەڕاستە لە مانگی 5 لە ئاواخیری 5 جەناوی مامۆستا مەلا عوسمان بەڕەحمەت دەبێ لەگەڵ مامۆستا عەلی برایە بەڕەحمەت دەبێ لەگەڵ مامۆستا مەلا عومەرە بەڕەحمەت دەبێ لەگەڵ ئەو مامۆستایانەی ترا مامۆستا سەدیق و هەموو ئەو برایانی کە لەوێ لە ئینتیفاضەی هەڵەبجە کە مەشهورە ئینتیفاضەی هەڵەبجە شاری زۆر هەورامان کە تەشریفیان هاتە ئەوێ مامۆستایانی خۆمان چوون بۆ پێشوازیکردنەوە بە هەموویانە مەسەلەن ئەو کاتە بزوتنەوە لە گۆڕانکاریەکە گۆڕانکاری بەسەر خۆیان هێنا فراوانتر بوو کەلیمەی پەیوەندیەکەمان لابرد و بە بزوتنەوەی ئیسلامی کوردستانی عێراق ئەو کاتە کە بوو هەموو ئۆرگانەکان هەموو لە هەیکەڵی سەرەوە لە مامۆستا مەلا ئەو کاتە ئێمە ڕابەرمان مامۆستا مەلا هین بوو مامۆستا شێخ عەبدولەتیفی واژێ بوو چونکە یەکەم ڕابەر مامۆستا مەلا شێخ محەممەد بەرزنجی بوو بەڕەحمەت بنەرمیان دوایی دەست کرا کە مامۆستا شێخ عەبدولەتیفات دوایی کە مامۆستا مەلا عوسمان یا دووارە هینیش کرا ڕابەریاتەکە درا بەو ناوکە گۆڕا مجەلەکەش گۆڕا بۆ دەنگی باوەڕ و بۆ شتەکانی تر ئەوانە زۆر سپاس بۆ بەڕێز کاک حەمزە ئەحمەدی سپاس بۆ دەرفەتێکە بێمە بەخشیتان بینەرانی عزیز دیارە ڤیدیۆیەک دەبینین لەسەرەوەی کە دوێنێ مەراسیمێک ساز کرا لە شاری سلێمانی لەسەرەوەی کە ئاسۆی ئیسلام چۆن کۆکراوەتەوە و دیارێک بەڕێز کاگارم عەلی سەعید کۆی کردووەتەوە لە مەراسیمێکدا ئەم کتێبەی لێ دەرچووە کە چەند تیراژێک چەند بە خاڵێک لە گۆڤارەکەتی لەناو ئەمەیە هەمووی دانراوەتەوە بۆی کە نەوەی ئێستا ئاشنا بن بە گۆڤاری ئاسۆی ئیسلام ئەچینە لای ڤیدیۆکە و 2000 میوانداری بەڕێز کاک ئارام عەلی سەعید دەکەین.
بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست، ئەی ئەوانەی کە ژیانتان بە قەرزداری کتێبی خوا ئازانن بەخێر بێن. ئەمە شەرەفێکی گەورەیە کە پەروەردگارمان بە ڕێکخراوەکەمانی بەخشی. ئێوە کە مێژوێکی گەلک ڕدێنسپی و کەڵەگەتتان هەیە. ئێوە کە مێژوێکی کەڵەگەت و ڕدێنسپی لە دواتانەوە وەستاوە، ئەمڕۆ لێرن. سوپاس بۆ هاتن و بۆ ئامادەبوونتان. ئەمڕۆ ئێمە لێرەین تا بڵێن سوپاس ئەی مێژووی پیر و گەنج، ئەی دیرۆکی پڕشکۆ، ئەی ئێستای سنجین و ئەی داهاتووی پیرۆز. ئەمڕۆ بۆ ئەوە لێرەین تا لە بەردەمی مێژوێکدا بوەسین کە ئەمڕۆمان منەتباری ئەوە. ئێمە لێرەدا دیکۆمێنتان خستۆتە بەردەمتان، واتە بەم گۆڤارە و پێشەکە دیکۆمێنمان خستۆتە بەردەم توێژەران، لەبەرەوەی هەموو ئەمانەی کە دەیانەوێت توێژینەوە لە بزوتنەوەی کوردایەتی بکەن لەم ساڵی ڕابردوودا، لەو 50 ساڵی ڕابردوودا دەبینین لە کتێبخانەکان، دەبینین لە بزوتنەوەی ڕۆژنامەگەری لە بواری سەقافی. ئێمە سەرچاوە زۆر کەمە تاوەکو 20 سەلمێنین ئێمەش بەشدار بووین، 20 سەلمێنین کە ڕێکخراوێکی سیاسی لەو جۆرە هەبووە. ئەم میلەتەی ئێمە کە بڕۆیتەوە بۆ قوڵایی تاریخ، ماچی هەموو مەینەتیەکانی لەو ڕێکەوتن نامە شومە نەگریسە تاریخیەی ساڵی 1916 ڕێکەوتن نامەی سایکس بیکۆ لە بینی ئینگلیز و فەڕەنسا و ئەو کات بە پیرۆزبایی ڕووسیای قەیسەری و پاشان لە دوای شۆڕشی ئۆکتۆبەر بە پیرۆزبایی ئیتیحادی سۆڤیەت و ئەمریکای ئەو کات و ئێستا. بە خێراتنی هەموو لایەک دەکەین بۆ بۆنەیەکی جیاواز لە بۆنەکانی تر کە ڕۆژانە زۆر بمان بەشداری تێدا دەکەین. ئەم بۆنەیە جیاواز لە بۆنە کۆمەڵایەتی ڕۆژانەیەکانی تر بەسەرکردنەوەی مێژوو فەرهەنگ و کەلەپور و ڕوودا و گەلێکی ڕابردووە کە خەڵکانێک لە ڕۆژگارێکی سەختی مێژوویدا توانیویانە بە ئارەق و خوێنی خۆیان دروستی بکەن. بۆنەی هەڵدانەوەی بەشێک لە لاپەڕەکانی تەمەنە، بۆنەی تەکاندنی تەپوتۆزی لە بیرچوونەوەی لەسەر ئەو لەحزانەی ژیان لە ناو لەپی دەستدا بوو. بۆنەی گێڕانەوەی وانەکانی مێژووە بۆ نەوەکانی ئێستا و ئایندە. بۆنەی خۆبینینەوەیە لە بەردەم هەڵهاتنەوەی ئاسۆیەکی نوێدا، ئەویش ئاسۆی ئیسلامە. بەڕێزان، قسەکردن لەسەر گۆڤاری ئاسۆی ئیسلام ئەبعادی زۆری هەیە، یعنی مامۆستایان پێش من زۆریان باس کرد و زۆر قسەی باشیشیان کرد. بەڵام من پێم وایە هەر ژمارەیەکی بۆ دەرچوونی چەندین فاکتەر و ڕێکاری دژواری بۆ گیراوەتە بەر. یعنی وەکو ئێستا نییە هەر کەسێ لە ماڵەوە کۆمپیوتەرێکی هەیە توانێت بە کەیفی خۆی شت بنووسێ، هەر خۆی بە مۆبایلەکەی توانێت حەدەس دروستکە و تۆماری بکە. بەڵام لەو سەردەمەیە کە من شاهیدی وەزعەکەم، ئەم بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە کە دروست بوو لە ناوخۆی کوردستانە دروست بوو، بەڵام لە ئێرانەوە ئیعلان کرا، چونکە دەرفەتێکی تر نەبوو بۆ ئەوە. بەڵام کە لەوێژ ئیعلان کرا بزوتنەوەیەکی سربەخۆ بوو بە ئیمکاناتی متەواضع. یعنی ئەگەر بزوتنەوەیەک وایە خوا نەخواسە سربەخۆ نەبوایە، وڵاتێک دروستی کردایە، ئیمکاناتێکی زۆری لە بەردەستا بوو، بە جوانترین شێوە گۆڤارەکانی چاپەکرا، بە زۆرترین تیراژ چاپەکرا، بە باشترین شێوە دابەشەکرا، هەموو شوێنێکە چوو. بەڵام ئێمە لەگەڵ بڕێ بەڕێز کاک حەمزە کە بڕێ بەڕێز کاک مەهدی کە کاک مستەفا خۆی لێرە نییە، ئەو برایانەی تریش کە هەبوون وەکو وایە، یعنی هەر لێرەش چاپمان کردبێ ئەوەندە بە ئیمکاناتێکی متواضع بەعزە جارێک کارمەندێکی متەدەین لە یەکێ لە فەرمانگەکانی ئێرانە لە دوای دەوامی ڕسمی مەجای بۆ دروستە کردین بۆی بچین لە ڕۆنیۆی ئەو فەرمانگەیە ئیسفادە بکەین، چەند ژمارەیەکی لێ چاپ بکەین. بینەرانی عزیز، لە بڕگەی لەگەڵ پەیامنێران دەچینە لای پەیامنێرمان ئەردەڵان محەممەد لە شاری سلێمانی و کەمیشە ئەردەڵان تایبەتە بە بابەتە وەرزشیەکانەوە. ئەردەڵان سڵاوی خوا لێبێت، ئەگەر پێم بڵێ لە شاری سلێمانی چییە گوزارێت؟
سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ بڵێ ئێستا لە هۆڵیانەی سلێمانین پاڵەوانێتی بۆ یەکەم جار پاڵەوانەتی تازە پێگەیشتوانی باسکەیانەکانی عێراق لە شاری سلێمانی و بەم ڕێژە زۆرەیانە بەڕێوە دەچێت کە دەیانە بەشدارن بەڵام بەهۆی زۆریانەکانەوە یانەکان دابەشی دوو کۆمەڵەکراون لە هۆڵیانی سلێمانی و لە هۆڵیانی پێشمەرگە بە سەرپەرشتی یەکێتی باسکەی عێراق و باوکاری لقی سلێمانی یەکێتیەکە و بڕیارە دوای تەواوبوونی ئەم پاڵەوانێتیە باشترین یاریزانەکانی یانەکان هەڵبژێرن بۆ ڕێزی هەڵبژاردەی عێراق بۆ بەشداریکردن لە پاڵەوانەتیەکانی وڵاتانی عەرەبی و ئاسیا من دەمێ بۆ زیاتر زانیاری وەرگرتن لەسەر بەڕێوەچوونی پاڵەوانەتیەکە و تەوەرێکی زۆر گرنگ کە لەم پاڵەوانەتێدا بڕیارێکی زۆر گرنگیەکێتی باسکەی عێراق کە پێشتر چەندین تەزویر و ساختەکاری لە تەمەن و موالی دیاریزانەکان کرابوو بەڵام لەم پاڵەوانەتێتە یەکێتی باسکەی عێراق بە توندترین شێوە بڕیارەوەی داوە هەر یاریزانێک هەر یانەیە یاریزانێکی ساختە بێت بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرەچێت من دەمێ بۆ زیاتر پشتڕاستکردنەوەی ئەو زانیاریانە کە یەکێتی باسکەی عێراق و دەرچۆ میوانداری بەڕێز کاک بیلانمان کردووە سکرتێر یەکێتی باسکەی سلێمانی کاک بیلە سپاس بۆ ئامادەبوون ئەگەر پێمان بڵیت سەرەتا لەسەر چۆن هەوڵتانە پاڵەوانێتە بێنە شاری سلێمانی. زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان و بۆ بەرنامە جوانەکەتان. ئێمە وەکو یەکێتی باسکەی سلێمانی پاڵاوتنی ئەم یاریانەمان کرد و خۆشبەختانە لە شاری سلێمانی یانی وەرشی پێشمەرگە بۆ نوێنەری شاری سلێمانی و لەسەر ئاسی کوردستانی بۆ بە نوێنەری کوردستان هەموو یانەکان بە ناوچەکانەوە فراتیە و سەد وەستا ناوچەی بەغا کە کولی گروپێک دوو تیپ یەکەم و دۆمی گلوبەکانیان تیا سەرکەوت و ئەم پاڵوانێتی ئێستا بە دەست پێشخەری یانی وەرشی پێشمەرگە بوو کە میواندارەتی ئەم پاڵوانێتێکا ئەرکی هەموو ئەرکەکانی گرۆتە ئەستۆی کە بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە بۆ هەیەی ئیدارەی نادیوەژی پێشمەرگە بۆی کە بەڕاستی بتوانین کە ئەم جۆرە یاریانە دەیانی بێزی شارەکانی عێراق بێتە ئێرەوە کە ئەمە جێگای دڵخۆشیە بۆ ئێمە هیوادارین کە یانەکانی ئێمە ژیانی وەرشی پێشمەرگیان ئەو یانانەی لە کوردستانان بتوانن ئەنجام بدرێنەوە لەو هەرچەندە بەڕاستی تیپەکانی تایە کە زۆر بەهێزن لەوانە یانەی وەرشی خطوط و یانی وەرشی بڵێن مەدرسەی تەخەسوسی ئەمە بپرسم بڕیارێک دەرچووە لە یەکێتی باسکەی عێراق لەسەر ساختەکاری تەمەن و موالی دیاریزانان ئەگە زانیاری ئەمانی باید ئەوە تا چەند ڕاستە کە ئەو یانەیە و یاریزانەی ساختەکاری بکە ئەمری گرتنین بۆ دەرچۆ کەمە یەکەم جارە لە شاری لە وڵاتی عێراق جێبەجێ ئەوەی کە جێگای دڵخۆشیە بۆ ئەمە هەنگاوی یەکەمە بۆ بەڕاستی بۆی کە ئێمەی لە مۆدوایەتیمان بەس لە تیپی مناڵانەوە بینین چون خۆتان زانن لە ساڵانی ڕابدوات چەندین یاری تەزویر کراوە یاریکەرمانە بۆ لە ئاسی خۆیان نەبووە بە تەمەنێکی تر بە ناوێکی تریان براوە جوازی بۆ دێنراوە براوە بۆ بەشداری پاڵنیۆ بە بێەوەی نەتیجەیە بێ بەڵام ئێستا خۆشبەختانە ئەو تیپانەی کە مناڵن تاعودێکی خەڵی بە باوکەکان پڕکراوەتەوە کە بەرپرسن بەرامبەر بە یاسای بە یاسا بەرپرسن بەرامبەر بە قانون هەچ کاتێک ئەم تەمەنی ئەم کوڕەی تەزویر بێت ئەو بەرپرسە بەرامبەر بە دادگا و بەرامبەر بە یاسا کە لێپچینەوە لەگەڵ باوکەکە بکرێت و لەگەڵ ڕاهێنەرەکە بۆ هەتایە ئەو ڕاهێنەرە تەجوید دەکرێت لە ئیتیحادی مرکزی بەغاوانە بۆی کە نەتوانێت جایتر تەزویرکە کەمە جێگای دڵخۆشیە بۆ ئێمە بەڕاستی لەمە دوایتر لەوە دوورکەوینەوانە ئێمە تەنها بڵین وڵای یاریکەرێک بێنین و با بیبینەوانە با هەوڵ بین ئەو مناڵانە پێ بگەێنین دڵی و مناڵانە خۆشکەنی ئێستا ئەیبینین کۆمەڵێک گەنجی باش لە تەمەنەکانی خۆیانان هەمووی التیزامیان بە موالدەکانەوە کردووە بەڵێ باڵیان بەرزە ئێمەش حەزەکەین لە شارەکانی باڵا بەرزی تیاوانە هیوادارین کە ئەم یاسایە تەواو جێگای خۆی بکاتەوە بۆ ساڵانێ ئایندە پیس بۆ نەکایتر ئێمە هەموو ساڵێک ئەمە کراکەینەوانێ ئەو تەعودە لای ئێمامێنێتەوە ئەزانین کە ئەو یاریکەرەی تر تەمەنی چەندەیە. سپاس بۆ تۆ بەڵێ ئەمن ئەوەش بۆ بینەران بخەمە ڕوو کە بڕیارە دوای تەواوبوونیان پاڵەوانێتی بالەی کچانیانەکانی کوردستان لێرە بچێ هەروەها بۆ یەکەم جار لە مێژووی عێراقیشە بڕیارە سەرەتای مانگی داهاتوو پاڵەوانەتی باسکی ڕۆژە ئاوای یانەکانی ئاسیا لە شاری سلێمانی بەڕێوەچێ ئەمە گرنگترین ئەو ڕووداوانە بوون کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. زۆر باشار دەڵان من هەمیشە دەبینم لە ڕووماڵی چالاکە وەرشیەکانی شاری سلێمانیدا لە هەموو یاریەکان لە تۆپی پێ لە بالە لە مەلەوانی لە باسکە بەس پێم بڵێ خۆت عاشقی کام یاریت یا لە کام لەو یاریانەیە خۆت شارەزایت و یاری تێدا دەکەیت؟
بەڵێ کاک جەلال ئەگەر ئازێ نەبێ پرسیارەکە دووبارەکەیتەوە بزانم کە لە ناو هەموو چالاکە وەرشیەکانە بوونت هەیە هەموو جۆرە وەرشەکان هەواڵیان لەسەر دەکەیت و بڵاویان دەکەیتەوە پێم بڵێ خۆت لەگەڵ کام لە وەرشە زیاتر کۆکی وە کام وەرزش ئەنجام دەدەیت تۆپی پێیە مەلەوانیە باسکەیە بەڵێ وەڵا بۆ پێی من زۆربەی ڕۆژانە بە بەردەوامی سەرجەم چالاکیەکانی سنووری پارێزە شاری سلێمانی بەسەرکەین وەکو تیمی کەناڵی ئاسمانی پێیان زۆربەی یاریەکانیش ئامادە دەبم بەڵام بەهۆی توشببوونم بە پێکان کە من پێشتر لە یاریگا بچووکەکان یاریم کردو ئێستا لە بەهۆی ئازارەوە ناتوانم یاری تۆپی پێ بکەم بە زیاتر ئەتوانم بە لەوانی بکەم و ڕۆشتنی بە پێش زۆر بەکارێنم ئەوەش بۆی کردووە کە چۆنە لێ تەوازنەیەک یەکسانیەک لە شمدا دروست بکەم بەهۆی ئەو ڕۆشتن بە پێوە مەلەوانیە سپاس دەکەم دەستەکانت خۆش بێ بە هیوای سەرکەوتن ئینشاءڵڵا بینەرانی عزیز دەچینە لای تەوەری کۆتایی بەرنامەکەمان کە قسەکردنە لەسەر گرفتی کێڵگە پەلەوەریەکان کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری هەولێر گردبوونەوە خۆپیشاندانێکی بەرفراوانیان ساز کرد لەم تەوەرەدا بە میوانداری بەڕێز کاک دڵشاد مستەفا سەرۆکی کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکانی کوردستان قسە و گفتوگۆی زیاتر دەکەین بەخێر بێ کاک دڵشاد گەر لێەوە دەست پێ بکەین ئێستێمە لە هەرێمی کوردستان چەند کێڵگەی پەلەوەریمان هەیە لە هەرێمی کوردستان بە بوورە بە هەڵەیەک ڕاستکەینەوە دڵشاد مستەفا سەرۆکی کێڵگە پەلەوەریەکانی پارێزگای سلێمانی پارێزگای سلێمانی هەرچەند معلوماتی هەموو هەرێمی کوردستانم لەلایە بەڵام زۆرتر ئێمە تەخەسوسین بە پارێزگای سلێمانیەوە لە پارێزگای سلێمانی 1268 پرۆژەی ڕسمیمان هەیە ئەوە هۆڵی ڕسمیمان هەیە واتە 686 پرۆژە تووشین پرۆژە هەیە سێ حەقلە سێ هۆڵە پرۆژەش یەک هۆڵە توانای ئەو پرۆژانە توانایکی باشیان هەیە دەتوانین بڵێن داتایەکانتان بۆ شێ بدەینێ کە لێرانە جیامان کردوێتەوە لە نێوان گەرمیان و بڵێن سلێمانی ئیدارەی گەرمیان سەربەخۆ لە پارێزگای سلێمانی 7,610,805 مریشک داخل دەکرێت کە داخل دەکرێتواتە جوچک داخلی هۆڵەکان دەکرێت زۆر باش بەڵێ لە گەرمیان 1,450,410 داخل دەکرێت هەڵەبجەش بە هەمان شێوە 370,820 جوچک داخل دەکرێت تەمانەوە کۆی گشتی وەکو شتێک دەکرێتەوە سەر بە ئیدارەی سلێمانی کە پێشتر بڵێن گەرمیانیش و هەڵەبجەش سەر بە ئیدارەی سلێمانی بوونە کۆی داهاتە وزەی مریشکەکانە لەو ناوچەکان پێ داخڵەکە بەڵێ بەس بە بەرهەمی هاتنی مریشک بۆ ناو بازار لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک یا لە هەرێمی کوردستان بە گشتی داهات هیچ ئامارێکتان لەبەردەستا هەیە بەڵێ ئاماری هەرێمی کوردستان بڵێن ئاماری پارێزگای سلێمانی بەو شێوەیە کە بڵێن دەکاتە 7 ملیۆن تان بەرهەم ساڵانە بەرهەم دێنین لە کۆیەوە بەرهەمە لە سەدا بڵێن 120,000 تان پێویستمانە هەرێمی پارێزگای سلێمانی ئێوە هەرێمی کوردستان 120,000 تانی پێویستە ئێمە 210,000 تان بەرهەم دێنین واتە 90,000 تانمان لێ زیادە لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و وەسەط و باشووری عێراق ئەو مریشکانە نەبن لێرانە ینی زیادەیەکی زۆرمان دەبێ و کەوا دەکات بازار کە ئێستا چەندە خراپە ئەوەندەی دیکەش خراپە بەرهەمە زۆرە بۆچی لە وڵاتانەوە مریشک هاوردە ئەکرێت جاوا گرفتەکەمانە ینی سیر کاتۆ بەلای ئێمە وەکو خاوەن کێڵگەکان تەندروستی هاوڵاتی خۆمان بەلامانەوە زۆر گرنگە ینی لە گرنگترین شت بەلامانەوە تەندروستیە لە ڕووی تەندروستیەوە هەم کابانی کوردی بڵێنەوانەیە کە لە چێشخانەکانی کوردستان خێزانی بڵێن ژنی ماڵەوە بۆ هەیە نەتوان وەکو پێویست لەگەڵ مریشکی بەسوو تەعامل بکەن تووشی مریشکی بەسوو شێوازی هەیە بۆ کردنەوە بەستنەوەانەوە تەورێکی ترێکە باس ناکەین ئێمە لەوە زیاترمان هەیە کە پێویستمان بە هاوردە هەبێ ئەو مریشکەی کە هاوردە دەکرێت لە تورکیا و بەرازیل و ئۆکرانیا و هیندەوە دێ ئەوانە هیچی مریشکی فرێژ نینە بەڵکو هەموو مریشکی ینی بۆ منە ساڵ و نیوێک 2 ساڵە بەسەر چووە و لە وڵاتەکەی خۆی بەکار نەهاتووە و هاوردێ وڵاتانەی دەکات کە وەکو شتێک دەڵێ کەڤەرێکیان نێ بۆ پاراستنی خۆیان ئێمە ژێکێکین لە وڵاتانە کە ناپارێزرێن بۆیە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک پێویستی بە مریشکی بەستونیە بۆیە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو داوایەکمان ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە
ئەگەر گوێ لە داواکاریەکانمان نەگرن هەنگاومان هەیە چونچین بۆ خۆ دەزانی لە دوای ڕیفراندۆمەوە هەموو خاڵەکانمان چوونە بۆ بەغدا دیارە ئەمە ئەو سەکتەرێستان نەگەڕاوینەوە بۆ بەغدا بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئاوا گوێمان بخە ناچاری نێمەش سەرێک لە وەزارەتی زراعی عێراقی بدەین و گرفتەکانی خۆمانیان بۆ چار پێ بڵێن چونچین لە حکوومەتی عێراقی بە پێی بڕیاری چلویەکی یاسای چلویەکی ساڵی 2019 بڕیارێک دەرکراوە کە مریشی بەستوو قەدەغەیە بە هیچ شێوەیەک مریشی بەستوو نایە خۆشبەختانە دوێنێ بڕیارشکێ دەرکرد لە حکوومەتی عێراقی هاوشێوەی ئەوەی کە مریشی بەستوو لە هەر مارکێت و مۆڵێک بگیرێ لە بەغدا و لە بڵێن ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقی هاوشێوەی کاڵای قاچاق تەعاملی لەگەڵ دەکرێت واتە ئێستا بە پێی و بڕیارە لە سۆپەرمارکێتەکان لە هەرێمی کوردستانیش مریشکی بەستوو قەدەغەیە بە پێی بڕیاری عێراقی بەڵێ بەڵام بە پێی بڕیاری هەرێمی کوردستان دیارەمە دانیشتون لەگەڵیان داوامان کرد پێمان کتونە کاکە گیانەوە حکوومەتی عێراقی و بڕیارێکی دەرکردو دیارە گومرجیش ئەوڕۆ هەمووی یەکە بەڵام ئەوان مبەررێکیان هێناوەتەوە سەرەتا مبەررەکانەوە بوو کە کۆمەڵک عقد کراوە عقد با تەواو بن پاشان حکوومەتی هەرێمی کوردستانیش دایدەخا ئێمە ئاگادارین ئێستا کۆمەڵک لە بازرگانەکانی گۆشتی بەستوو سەردانی پەرلەمانی کوردستانیان کردو لە نزیکەوە لەگەڵیان دانیشتن و داوایان کردو کە هەمواری گومرجی عێراقی بکرێتەوە سەبارەت بە هەرێمی کوردستان بۆی کە مریشی بەستوو ئێمە پێویستمانە لە کاتێکدا ئێمە پێویستمانە ئەمە ئەگەر بێت و وەسەط و باشووری عێراق مریشکەکانی ئێمە نەبن لێرانە مریشکەکانمان لەسەر زیادەکان زیاد دەبێت لەگەڵ ئێمە خۆپیشاندان بکەن ینی شتێکی وان نیە زۆر بەداخەوە یانی ئەوان جۆشیان لە گیراوە چونکی نەوان بەڕاستیەوە دەبێت ئێستا من هەموو شتێک هەیە حکوومەتی عێراقی سێ کاڵای قەدەغە کردووە کە نابێت داخڵی عێراق بکرێ مریشی بەستوو ماسی بەستوو هێلکە لە هەرێمی کوردستان ئەوەی کە لەبەرەوەی پرۆژەکانی خەڵکانێکی هاوردەکرێت لە هەرێمی کوردستان هەرسێکیان هاوردە دەکرێن کە هەرسێکیان تەنها ماسی ئێستاوەکو پێویست بەشی تێراخۆرای کوردستانمانە دەنا هێلکەش ئێستامە لێرانە لە کەندەکەوە چێلگەیەکی بەخێوکردنی مریشی هێلکە هەبوو داخرا لەبەرچی نەیدەتوانین نافەسەی بازاڕی ئێرانی و تورکی بکە وەک بینیمە لە چەند ڕۆژی ڕابردە و هەموو هێلکەیە بە قاچاق دێنرێتە ناو هەرێمی کوردستانەوە بینیمان چۆن بەشێکی تێک چوو بوو خراپ بوو جوچکەکان لە ناو هێلکەکان نابوون کە فڕیان دابوونە دەرەوە پێم وایە گرفتی ئێوەشەم جارەکە وای لێکردن بچنە سەر جادە هێلکە بوو بۆچی هێلکە تەنها هێلکە نەبوو هێلکە بەشێکە بۆ خودت دەزانی ئێمە وەکو خاوەن چەڵگەکان کەرتەکانمان بریتە لە کەرتی ئالیک هەڵهێنەر بڵێن جوچکە و مەفقاس پەلەوەر بەخێوکردن بۆ گۆشت زایدن تروکاندن ئەوەی کە ئێستا هەیە هێلکە کە قەدەغە کراوە بە بڕیارێکی حکوومەتی عێراقی قەدەغە کرا هەرێمی کوردستان یەکسەر پابەندی بوو لە کاتێکدا هەرێمی کوردستان دیراسەتی وردی نەکرد بۆ ئەوەی بێ سەرەتا پرۆژەکانی خۆمان بەگەڕ خاتەوە بنونە پرۆژەکەیە سێ پرۆژە لە سلێمانی هەیە هەرسێکیان ڕاوەستاون لەبەرچی کە تۆ ئەوەندە زەرەر و زیان ڕوبەڕوود بۆ مەجبور ساکەی کارەکەدا دەخەی بۆی ئەوان هێلکەکەیان قەدەغە کرد بەڵام مریشی بەستویان قەدەغە نەکرد کە مریشی بەستوو قەدەغە نەکراوە بۆتە وەکو شتێک کورسێکی جوانی هەیە دەڵێ بانێک و دوو هەوایە کاتە گرفتی سەرەکی ئێوە وەکو کێڵگە پەلەوەریەکان هاوردەکردنی مریشکی بەستووە تەنها کێشەیەکی سەرەکیتان ئەوەیە نا تەماشاکە گرفتەکانمان بڵین لە داواکاریەکانمان دەستنیشانمان کردووە گەر ڕخسەتە بێ یەکەمیان جێبەجێکردنی بڕیارەکەی پەرلەمانی عێراق ئەگەر جێبەجێ بکرێت بۆ ئێمە لە مەسڵاحەتی ئێمەدایە کە ئەوەیە کە مریشی بەستوو قەدەغە دەکرێت بڕیاری وەزارەت بوو یا پەرلەمان بوو بڕیاری پەرلەمان بوو کە جیهەی تەنفیزی ناچار کرد کە جێبەجێ بکە خاڵی دووەم ڕاگررتنی بێقەید و شەرتی مریشی بەستوو خاڵی سێمە بازارکردنی مریشتی ناوخۆ مریشکێکی زۆرمان هەیە من زۆر جار برادەر هەیە دەڵێت تۆ دەڵێ خەڵک با بەخۆێنە بێت تۆ ئێستا دەچێ بازار تەمەنیوانی بە تایبەتی تەمەنیان هەڵقشاوە دەستە بازار وات باوە گۆشتی سوور دەبێتە هۆی فشاری خوێن و شەوریەوانە دەڵێ مریشکێکم بۆ بێنە تۆ لەو بازاڕی مریشی زیندوو نییە لە ماتەعەم و مۆڵەکان چ بەکاردێنرێ مریشی بەستوو بە ناچاری تۆ بە غیر مباشر مریشی بەسووت بەکارهێناوە ناچاری بەڵام ئەگەر بێت و بە بڕیارێک قەدەغە بکرێت لە بازار ئەو مریشکە فرێشەی خۆمان کە لە بازاڕە تەندروستە بەکاربێنرێت زۆر باشتر ئەو مریشکانش کە کێڵگە پەلەوەریەکانی خۆمان بەرهەمیانێنن تا چەندە تەندروستن ئایا ئێوە چاودێری کێڵگە پەلەوەریەکانەکەن چونکە زۆربەی مریشکەکانە بینین کە زۆر لە خلالی ماوەیەکی کەمە زوو قەڵەوە بن و کە ئەمەش باس لەوە ئەکرێت کە زۆر باش نەبن دڵنیاتان دەکەمەوە لێرانە کە مریشکی هەرێمی کوردستان مریشکێکی پاکە بە ستانداردی نێودەوڵەتی بەخێو دەکرێواتە لە ڕووی بەکارهێنانەوە ئەو موادانەی کە بەکار دەهێنرێ بەشی هەرە زۆری
گرنجێکی زۆر دراوە بەوەی کە بە شێوەیەکی سروشتی بەکار بهێنرێت لەبەر ینی بە نمونێکتان بێنمەوە لەو ماوە وەرکشۆپێک بوو دکتۆرێکی هندی بوو باسیەوە کرد کە ئەو مریشکێک کە لێرە بەخێو دەکرێت زۆر لە کلاسیکەوە نزیکە کە ئێستا تووشی تەکنۆلۆژیان نەبووە بۆی ئەوە بکرێت دووشتی زۆر جوانی بۆ ئێمەشی کردەوە یەکیان ئەوەیە کە تەماتەکەی ئێمە بەنمونە هێنایەتی تەماتەی ئێوە دەکرێوە کومیوە سێ و پرتەقاڵ لەسەر سفرەی خواندا بندرێت دوای نان خواردن بەکار بهێنرێەوە کومیوە لە بەرەوەی ئێستا نەگەشتێتەوە عەسڕێک کە موادی کیمیایی وای لێ بکات تێچیدا مریشکەکانیشمە بە هەمان شێوە زۆر پاکە بەڵام ڕکلاممان بۆ دەکرێت ڕکلامیان تۆ سیرکە لەو ڕۆژانە برادێک باسی شتێکی لەو بابەتەی کرد بوو باشە ئاخر ئێمە ئێستا احتراما بۆ دکتۆرەکانیشمە ئێستا من نەگەشتنەوە ئاستا تەکنۆلۆژیا بەهێزەی کە بتوانین هۆرمۆنات بگۆڕینەوە سنتەر و توێژینەوە زۆری دەبێت دڵشاد ئەگەر جیاوازیەک بکەین لەگەڵ ئەم مریشکانەیە کە کەڵگە پەلەوەریەکان بەرهەمیانێن لەگەڵ مریشکی کوردیا جیاوازیەکی زۆریانەیە کە بینین ئەوان ئێسقانێکی ڕقیانێ بەڵام ئەمان ئێسقانەکەیان زۆر نەرمە یەک تۆز زیاتر بیکڵێنی ئێسقانەکەی تاو نەرمە بێتە ینی خەڵکی گومانی لەوەش هەیە بۆ ئەبێ ئەم مریشکانە وابێت اینجا لە بەڕاستی لە ماوەیەکی زۆر کەمیشا وەزنیان زۆر زیاد دەکات نا ماوەکەی کەم نییە ماوەکەی سیرکە ئەو مریشکەی کە لە هۆڵەکان بەخێو دەکرێت دیارە جۆری هێلکەکەی کە بەرهەم دێنرێت دەتروچێندرێت جیاوازە لەگەڵ هێلکەی ئەو مریشکەی کە پێی دەڵێن کوردی یا خۆماڵی جیاوازە سیرکە گە مریشکێکی خۆماڵی بیهێنیە بۆ حەقلێک داینێ بە هەمان مواسەفات بەخێو بکرێ کە ئەو هەیەی لەبەرەوەی تۆ مریشکێکی ئێمە لە 35 ڕۆژ کیلۆ 300 دەردەچێ واتە کیلۆیەک و 300 غرام دەردەچێ کە دەبێت بە هەموو تەوقعێک وا دەرچێ بەڵام مریشێکی خۆماڵی خۆمان لە تەمەنی 35 ڕۆژی ئێستا هەروە ڕادەکاو بۆلەدا لەبەرچی ژینگەکە و کولانەکەی کە بۆی ئامادەکراوە ئەوە نییە وکو لە هۆڵەکانەیە هۆڵەکان بە شێوەیەکی ئەکادمی جوان سنف و جیناتەکان جیاوازە یانەوە بێ تووشینەسا بە دەگمە ئەگەر بچێ ناو حەقلێک سیر دەکەی هەمووی سپێ و دانەیە ئەگەر سەرپشتی سرو بێ کە ئەوە نیشانەی بە تەمەنی دایکانەکەیە کە وای لەکردە ناس ئەوەی نیە ئەوە بۆیە گۆڕین زیناتە تەنها پەیوەندی بەوە نییە کە هۆرمۆنی بدرێتێ یاخود ئالیکەکەی زۆر شتێکی شتێکی لە بابەتە نیە زۆر باشەکە دڵشاد ئێوە گرفتان لە هاوردەکردنی مریشک هەیە لە ئێران و لە تورکیاوە مریشک دێت گرفتان زیاتر لە کام لایە لەوەی کە لە ئێران و هاوردە دەکرێت زۆرتر دێ لە خود لە تورکیاوە زۆرتر دێ بە تایبەتی زیاتر بینیومان لە ڕابردوشدا کە وەزیری پێشووی کشتوکاڵی دەتوانی گومرگی زیاتر بخاتە سەر مریشکە بۆی کە هاوردەکەیان کەم بکرێتەوە وەرە فشارانش کە لەسەر خودی وەزیر هەبوو زیاتر لە لای با بڵێن دەواازە خاڵە سنووریەکانی یا خاڵە سنووریەکانی تورکیاوە بوو دەزانی من لێرەوە سواسی کە ئەبسەر مەزید دەکەم وەزیرێکی ئەکتیڤ بوو باش ینی هەرچەند نازانم جارێک لەسەر ئێمە بارەگاکانی کۆمەڵ ئیسلامیش کرای ئامانج وەک وایە ئێوە بەحەقەت ینی مەسەلەی هاتنی مریشک دیارە تورکیا دەسەڵاتێکی زۆری بەسەر بازاری هەرێمی کوردستاندا هەیە لە هەموو ڕۆکانەوە مریشیش بە هەمان شێوە بەڵام ئێران زیاتر بۆ مەسەلەی ڕێگای قاچاغەوە دێ بۆن لەو کاتانی کە چیلۆ مریشک لێرانە دەچێت بە 3150 بە باری وەکو دوولەڕویەوە بەهێستر و بار دێکەوە نیە ئەو نابێتەوەی کارێک بوون بەڵام ئەوەی کە گرفتی گەورە بۆ ئێمە دروستەکە هاوردەکردنی مریشی بەستووە لە ڕێگای ئیبراهیم خەلیلەوە کە ڕۆژانە بەلایانی کەم 300 تن بۆ 400 تن ئاودی هەرێمی کوردستان دەکرێت و هەمووشی لێرە ساغ دەکرێتەوە لەبەر ئێستا بە هیچ شێوەیەک 1 کیلۆ مریشی بەستوو ناگاتە تەنانەت بانمەقانیش زۆر بە کورتی تا چەند حکوومەت چاودێرە بەسەر ئەم کێڵگە پەلەوەریانەوە بەسەر نرخی مریش کە ئەبینین هەندێک کات نرخی مریش زۆر بەرزەبێتەوە هەندێک کاتی زۆر دادەبەزێت هۆکاری ئەم ناجێگیری نرخی مریشکانە بۆچی ئەگەڕێتەوە ئەوەی تۆ دوو تەوەرە بە هەر چەند با کورد بێت دوو تەوەرە یەکیان حکوومەت لە ڕووی چاودێریەوە من لێرەوە سواسی بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی سلێمانی و سامانی ئاژەڵ دەکەم کە بەڕاستی لێبراوانە خەمخۆرانە بە تەنگ کێشەکانمانەوە دێن بەڵام بە خۆ دەزانی مەرکەزە کە هەولێرە پایتەختە دەبێت شتەکان لێوە قەرار دەبدرێت ئەوە بە شێوەیەک لە شێوەکان هاوکارمانن بەڵام مەسەلەی نرخ دیارەویشان عەرز و تەڵەبە یعنی لە کاتێکدا ئەوان نەیانتوانێت بڵێن چەڵگە پەلەوەریەکان بە شێوەشی سیستماتیکی ڕێکخەنەوە بۆ نمونە وەزبەیەک لە 90 ڕۆژ جێگیرکەن ئەوە گرفتێکە کە وای کردووە کە ئێمە ڕوبەڕوویەوە قەرار نەبینەوە یەکێکی لە خاڵەکان ئەوەیە کە کۆمەڵەکان پشتگوێخراون لەلایەن حکومەتەوە جاران هەر کەسێک کە بیست بە حەقلێک دووچک داخل بکات دەبوو هاتبە لە لای چەڵگە پەلەوەریەکان مۆڵەتی تێکردن دەربهێنێ بەڵام ئێستاوانی ئێستا هەرکەس بە ئارزوی دڵی خۆی دەسێ دەردێنێ بۆی کەەوە ئالاسازەوە بازاری ئازادە و بەدڵی خۆێتەوە کە کاریگەریش خراپیە کە ناتوانێت لە
سەیتەری بەسەردا بکە بۆیە عەرز و تەڵەبە کەمێکی زۆر هاتۆتە بازاڕەوە وای کردووە کە ئەو فشارە زۆرە لەسەر خاوەنچەڵەکان دروست بێ بەڵام گرفتی سەرەکی ئێمە و کە حکوومەت لێمان بێخەمە یعنی ئەو کەرتەکەرتێکی زۆر فراوانە ئەگەر بیری لێ بکەیەوە ئێمە لە گەنمکردن و نۆکردن و فاسۆلیاکردنەوە پێڕابگە تا دەگاتە ئەوەی کە کەسێک لە لا کۆڵانێک و مریشی داناوە ئەوە هەر هەمووی لەلایەن ئێمەوە پارەکەی بۆ دابین دەکرێ و کە سەرچاوەکەی ئێمە چوچین ئەگەر لە کۆتاییدا داوازنەکانی ئێمە مریشتی دانەبێ لە شوێ مریش دێتە بازار لە شوێ کۆمەڵە شتێ دەبرێ مەعمەل عەلەف چ دەکات جوستیک چ دەکات دەرمان چ دەکات غاز دەکات ئەوان هیچی نامینێن ئێمە وەکو شتێک سەرچاوەی داهاتی زیاتر لە 600 بۆ 700 هزار کەسین کە هەلی کارە لای ئێمە ئیش دەکات بەڕاستی دووەکو دوێنێ ئەندام پەرلەمانێکی دیارە حکوومەتی هەرێمی کوردستان لە باتیەوەی هەلی کار بڕخسێنێ هەلی کار لەبار دەبا ینی بەڕاستی ڕاستیشە ینی تۆ هەلی کار لەبار دەبێ من توانایی ئەو پەڕی بە 6 مانگە ئێمە لە زەرەر داین 800-900 ملیار دینار زەرەر کراوە توانای قودرەی ئێمە تەنها ئەوەندە ماوە بڵین حکوومەتی هەرێمی کوردستان قفڵێک لە قاعەکانماندا و تاو کۆتایی پێهاتوە زۆر باشە دوێنێ چیتان وت و وەڵامی کۆتایی کێ دەبێت بتانداتەوە ئەگەر وەڵامتان وەرنەگرتەوە مەوداتان دیاری کردووە ناڕزایەتەکانتان چی دەوێت دوایان قۆناغا دیارە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی بۆ کردە نەدا من دوێنێش بە ئەندام پەرلەمانەکانم گوت بە تایبەتی ماوەسا عوسمانکانی کووردا من سوپاسی دەکەم لێرانەوە سەرۆکی لیژنەی کوشتتوکاڵی هات بە دەنگمانەوە بەو گەرمایە لەگەڵمان مایەوە تا ئێمە پەرتەوازەمان لێ کرد جگە لە ئەو کاگ یاسین ئەندام پەرلەمانەکەی گۆڕان و کاک جەلەل پەریشان و کۆمەڵێک لە برادران هاتنەرێوەکو پەرلەمان بەڵام گرفتی ئێمە لای پەرلەمان نەبوو گرفتی ئێمە لای حکوومەت بوو بەڵام بەداخەوە حکوومەت نە دەرگای لێکردینەوە نازانم خاوەن ماڵێکی زۆر خراپ بوو ئەمە بچینە بەر دەرگای ماڵێک لە دەرگای بدەین بای ئەوەی هەر قومێک ئەومانداتی بخۆنە بە حکوومەت نە دەرگای لێکردەوە ئەو کەرتە گرینگە کە دووەم کەرتە لە هەموو وڵاتان کە ئابووری وڵات ڕادەگرێت لە دوای نەوت کەرتی کوشتتوکاڵە بەڕاستی نە دەرگای لێکردینەوە بەڵام بە تەلەفۆن دیارە مامۆستا عوسمانکانی کوردەی پێوتین کە بێگەرخان وەزیری تازەی کوشتتوکاڵ هەفتەی ئایندەی داناوە کە لەگەڵی دانیشتن و گرفتەکانمان بۆ چاک بکە بەڵام بەشێک لە گرفتەکان هێشتا لای پەرلەمانە چکە پەرلەمان دەتوانێت یاسا لە عێراق بە یاستا چارەسەری بکاوەکو پەرلەمانی عێراقوانیە بەڵێ ئەوان دەتوانن بڵێن لە ڕووی ئەوە کە ئەوان هەم چاودێرن هەم دەشتوانن زەخ لە حکومەت بکەن کە ئەوەی کە لە بەغدا دەردەچێت لێرەش تەنفیز بکرێت بە هەمان شێوە چونچین بۆ لە کارتی کۆڕەک و ئاسیا کە فەرمانێک دەردەچێت 1000 دینار گران بوو لێرانە هەر نەیان یعنی شەو ڕۆژ لە سەرڕانەوەسان ێستا داخلیان کرد وتیان دەبێت کارتی ئاسیا کۆڕەشی لێرە بێتە 6000 باشە با لێرەش مەسەلەی گومرگ و قەدەغەکردنی گۆشتی بەستووەوە بێ بۆچی حکوومەتی عێراقی دوێنێ بڕیارەکەی دەرکردووە ئەو ڕۆ حکوومەتی عێراقی لە ناو مۆڵ و مارکێتەکانی بەغدا دەگەڕێ بە دوای مریشی بەستوو کە لە ناویان دەبا ببوورەوە زام کاتەکەشتان بەرەو کۆتاییە لیژنەیەک لە عێراقەوە هاتووە سەردانی سەربرخانەکانی هەرێمی کوردستانی کردووە دەستخۆشی لەو خاوەن پرۆژانە کردووە کە بەڕاستی شتێکی جوان و ناوازە و پاک و خاوێنیانەوە کردو لەبەرەوەی ئەو مریشکانە ئێمە بە شێوەیەکی حەڵاڵ و شەرعی و ئیسلامیانەش سەردەبڕدرێ بەڵام تۆ مریشکێک لە هیند و بەرازیل و ئۆکرانیا دێ خوا دەزانێ هەر بۆ خۆی بۆ ئۆکسجینە بەسی سوێنراوە نازانین زۆر بەڕێز دڵشاد مستەفا سەرۆکی کۆمەڵێکی هەڵگەپەرەوەریەکان زۆر سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست کۆی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەش کردن تا سبێنێ پێتان شادەبینەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ